بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. جارێکتر لە بەرنامەی سیگەوهەر و لە کەناڵی ئاسمانی پەیام بە کامڵی ئەم ستافە جوانەی کەناڵی ئاسمانی پەیامەوە پیرۆزبایەکی زۆر گەرم لە ئێوەی ئازیز و خۆشەویست و بینەرانی بەرنامەکانمانەکەین، بە تایبەتی بەرنامەی سیگەوهەر. دەستخۆش، منیش بەش بە حاڵی خۆم سڵاوتان لێبێت. خۆشحاڵین لە دەرفەتێکی تر و لە مانگی پیرۆزی ڕەمەزانی ئەمساڵ بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. خۆم و هاوکارانم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست و لە بەرنامەی سیگەوهەر ڕۆژانە کاتژمێر 4 ئێوارە تا دوای بانگی مەغریب و بەربانگی ڕۆژووی ڕۆژۆوانان لەگەڵتان دەمێنینەوە و کۆمەڵێک گەوهەر دێنینە خزمەتتان، کۆمەڵێک گەوهەر دێنینە ماڵەکانتان، لە نزیکەوە لێیان بەهرەمەند دەبین. خۆشەویستان، ئەمڕۆ یەکەمین ئەڵقەی بەرنامەکەتانە. هەندێک لەو گەوهەرانەی بەرنامەی سیگەوهەرمان بۆ ئامادە کردوون بە چێژێکی دیکە و بە ڕەنگێکی دیکە و بە تامێکی دیکەوە دایانهێنینەوە ماڵەکانتان. حەزەکەم بڵێم ئەو ئێوارانە کە ئێمە ئێستا نسیبی یەکەم ئێوارەمان ماوەساباس بەرکەوتووە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، ئەبێت دوعای چەنەها ملیۆن کەس بوو بێت کە وتوێتی یا ڕەبی خوایە اللهم بلغنا ڕەمەزان، یعنی لە 6 مانگی پێش ڕەمەزانەوەم دوعای کردبێت کە خوایە بمانگەێنە لە مانگی ڕەمەزان. سپاس بەخوا ئێمە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانین، زۆر بەواقعی لە ئێوارە و لە غروبی یەکەم ڕۆژیاین. خۆی گەورە بیکە مای خێر بە هەموو لایەکمان و وەسی و گەوهەریش بکاتە گەوهرەکانی قیامەت و لە توێشوی قیامەتی هەمومانە ئینشا ئەڵڵا تایە بەشدار بین. ئازیزان، بە یارمەتی هاوکارانمان کاگارام و ستافەکەی لێرە لە ئەڵقەی یەکەم چەند بڕگەیەکمان هەیە و چەند هاوکارێکمان ئێستا لە ستۆدیۆ ئامادەن. لەوانە بەڕێز مامۆستا مەحموود کەرکووکی، قورئان خوێنی دەنگخۆشی تایبەت ئەمڕۆ لە یەکەمین ئەڵقەدا لەگەڵماندا دەبێت بە دەنگە ناوازەکەی ستۆدیۆکە و بەرنامەکە و یەکەمین ڕۆژی مانگی ڕەمەزانمان بایەتەکانی قورئانی پیرۆز بۆ دەڕازێنێتەوە. مەگەرمی بە خێراتنیانەکەین. مامۆستا بەخێر بن. بەخێر بن. ئەگە دەستپێکێکت هەبێ بۆ سەرەتایی مانگی ڕەمەزان. داواکارم خۆی پەروەردگار تاعات و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول بکات ئینشاءالله. پێشووتر وتمان اللهم بلغنا رمضان، الحمد لله أنه بلغنا رمضان، تقبل الله منا الصيام والقيام والطاعات والعبادات إن شاء الله. سپاس بۆ مستافە جوانە بۆ ئێوەی بەڕێز دەستان خۆش بێ ماندوو نەبن، بۆ کاک نەریمان بە هەمان شێوە ئەو ستافەی کە لێرە لە نێوەم ستۆدیۆیە ئامادەیە و بۆ سپۆنسەرە بەڕێزەکەی بەرنامەکەتان. خوای پەروەردگار پاداشتی خێری یەک بێکی ئێوە بداتەوە. زۆر سپاس. لەگەڵیشماندا شێف نەریمان هەیە. کاک شێف نەریمان، زۆر بە گەرمی جارێکی تر بەخێر بیتەوە بۆ بەرنامەی سیگەوهەر. زۆر سپاس مامۆستا جان. پێشەکەی بەناوی خۆی گەورە و میهرەبان پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەرانسەری مسلمانانەکەم بە هیوام وایە هەمیشە سەرکەوتو سەرفراز بن ئینشەڵڵا لە ڕۆژوەکانیانە و ماشەڵڵا ئەم جارە خانووەکەت با بڵێین ژوورەکەت مەتبەخەکەت چێشخانەکەت زۆر ڕاوازە و بەڵێ ئەم ساڵ بە شێوازێکی تایبەت و بە چەندین خۆراکی جۆراوجۆر و تەندروستەوە یەنە خزمەتان. بە تایبەت ئەو بابەتانەی کە ڕۆژانە ئەتەوێت خزمەتی بینەرە بەڕێزەکانی سیگەوهەری پێ بکەیت لە تەوەری گشتی و لە ئاستی گشتیە خۆی لە چیا بینێتەوە، چ جۆرە ڕێنماییەکە دەیت؟ زیاتر ڕێنماگە تەندروستیە، مەسەڵەن ڕووی تەندروستی و خۆراکیەکان، هەروە بێتەوە خواردنەکانی من زیاتر غەربیە، مەسەڵەن غەربیەکان ئێستا مەسەڵەن ئەمڕۆ خواردنێکی شفتەیە حەزەکەین بە
فرن يعني خوانا كان مثلا كده غربي ولا خدمت أنا بي كاكشف دينا وخدمت أنت توكسيك الدنيا لسه والله كان نجمع شقوا جوري فيش يقولوا ديار إخواني دين جوري بوا ما داك بينا ربرزة كان برنامج كمان بسبونسري نخوشخاني بخشين ولا قال خوراك وكومبانياي دولفين سي روجانا ديتا خدمتي ويبرز وخوشويست هیوادار ان شاء الله عزیزانم ام مانگی قورآن ئێمە لە یەکەم وتەمانە لە یەکەم هەڵوێستمانە لە یەکەم قسەمانە ئەوەیە کە معجزەی هەموو پێغەمبەران هەر کەسیان معجزەی حەزرەتی عیسا زیندووکردنەوەی مردوەکان بۆ بە ئیزنی خوا، معجزەی حەزرەتی موسا شەقکردنی بەحر بۆ بە ئیزنی خوا، ناولەپی دەستی ڕووناکی لێ دەرچووە، معجزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورآنی پیرۆزە. جەماعە سەحابەس قورآن ئەگەر ئێمە ئاوا سەیری قورآن بکەین باش ئەڵێن معجزەی قورآنە بێ چی بێت، یعنی قەینا لە ڕووی بەلاغە لە ڕووی کۆمەڵێشت، بەڵام هەرە معجزە گەورەکەی قورآن بەڕاستی ئەوەیە کە پیاوانێک دروستەکات، مرۆڤانێک دروستەکات، ئەسحابێکی دروست کرد کە بەڕاستی ناوازە بوون لە مێژووەوە تا ئێستاش. لە بەنیوە هەبا سعدی کوڕێ بێەوە قاس دروستەکە کە پیاوێکی قەبەلی لە قەبیلەکەی خۆیانە کەسێکی ئاسایی، بەڵام دوایی دەوڵەتێکی گەورەی وەکو ساسانیە ڕوخێنە حەزارەتێکی ئیسلامی لە وڵاتی فارسا دروستەکات. مرۆڤانێکی ئەوەنە زۆر دروستەکە ئەم قورآنە کە ئێستا لەسەر ئەرزە یعنی بگرە بە یەک لەحظە هەمووی چاوەڕێوەیە کە بە حاڵ تۆسقاڵێ مانگ ببینێت و تاوەکو ڕۆژی تیا بگرێت و تۆسقاڵێکی ببینێت تاوەکو ڕۆژی تیا بشکێنێ. ئەمە چ معجزەیەکە کە لە دەوری کەعبەیە ئەو خەڵکە بەبێ ئەوەی کە ڕیز بکرێت هەر هەمووی کۆ بێتەوە و لە دەوری کەعبە ڕزە بێ ئەوەی کەس ڕزیان بکات. لەبەرەوە قورآن گەورەترین معجزەیە با لە ئێمە لە مانگی قورآنە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڕاستی ئیهتیمامی زۆر بە قورآنی پیرۆز بکەین. خۆشەویستان، زۆر لە چاوەڕوانیە ناتان هێڵینەوە، دەتانگەێنین بە گەوهەرەکانی نێو بەرنامەکەمان. مامۆستا لەگەڵ بەڕێز مامۆستا مەحموود کەرکوچی لە بەرگەی یەکەمە جێبیستی چەنایەتێک لە قورآنی پیرۆز دەبین بە دەنگە خۆشەکەی. فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين
فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. ما شاء الله.
دەستان خۆش بێ خوا مامۆستا گەورە پاداشان بالێتان ڕازی بێ ڕەبی. مامۆستا مەحموود وەجێکی ناسراوە پێویست ناکات لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە بەس دەرفەتە دەینێ هەندێک لە شێواز و تیلاوە و دەست پێکردنی ئەم جۆرە خوێندنەوانە و مامەڵە لەگەڵ بەهرەدارانی قورئان خوێن کاک مەحموود زۆر لەگەڵ یانە دەرەکەوێ ئەوەی کە با بڵێن لیانەوە بەهرەمەند دەبێت چی و چۆنە کاک مەحموود شتێکمان لەباری ئەم جۆرە خوێندنەوانەی قورئان بۆ باس سوپاس دەکەم مامۆستا عەباس خۆی گەورە لێتان ڕازی بێ. قورئانی پیرۆز بۆ خۆی هەم مەدرسەیەکە و هەم بەحرێکە هەر کەسێک بایەخی پێ بدە خۆی پەروەردگار یعنی جۆرەها بەرەکەت ئەڕێژێ بەسەریا بە تایبەت لە بواری سەوتە ئەگەر قورئان خوێنێک سەوتی خۆش بوو یان حەزی کرد قورئان بخوێنێ بە سەوتەوە ئەبێ کۆمەڵێک خاڵ هەیە ڕەچاوی بکە ئەو خاڵانە زۆر زۆر گرنگن بۆ قورئان خوێن. من دایم ئەڵێم قورئان دەنگخۆشی لە قورئان خوێندندا بەهرەیەکە خی گەورە نایبەخشێ بە هەموو کەسێک وە شتێک نییە بابەتێک نییە بتانی بە ئاسانی بەدەستی بهێنی ئەگەر خوا پێت نەدا واتە سیلعەیەک نییە بابەتێک نییە بتانی بیکڕی هەرچەنە ڕۆژێک مامۆسایکی قورئان خوێنوتی ئەی ئەگەر بیکڕی خۆ ئەویش هەر بە پارەی خوا ئەکڕێ بڵێن ئەویش هەر بە بەرەکەتێکە خوا پێی بەخشیوی هەر بۆ پارەیە کڕێ بەڵام سەوتخۆشی بە پارەش ناکڕێ نیعمەتێکە خوای گەورای بەخشێ بەو ئینسانانەی کە قەدری ئەزانن و بەداخەوە خەڵکێک هەیە لە بواری گۆرانی و چیوچیە بەکاری هێنێ ئەوەی لە بواری قورئانیە بەکاری هێنێ ئێمە لە عالەمی ئیسلامی و عەرەبی و کوردیە بە تایبەت کۆمەڵێک مەدرسەی جیاواز هەیە ئەم مەدرسانە بریتین لە مەدارسی میسری لە مەدارسی عێراقی لە مەدارسی حیجازی هەروەها با بڵێن مەدرسەی ئێران و میسری تقریبان لە یەکەوە نزیکە و مەدرسەی عێراقی زۆر مەدرسەیەکی خۆشەویستە لە لای تەواوی خەڵکی جیهانی ئیسلامی. تورکیاش بە هەمان شێوە عورە بوو شێوازی خوێندنی تایبەت بە خۆیان هەیە ئەوانیش بە هەمان شێوە بە تایبەت لە بانگا دەرەکەوێ ئەوان دە قورئان خوێندنە زۆر بایەخ بە نەمەتە تورکیەکە نادەن تەنها لە بانگا و مەدرسە عێراقیەکە لە هەموو مەدرسەیەک تا ئێستا مەقبولترە لە لای خەڵکی طبعاً دوای مەدرسەی میسری چکە مەدرسەی میسری کۆمەڵە قاری هەبوو. بۆچی وایە مامۆستا بۆچی مەسەر مەقبولیەکەی لە چیەوە سەرچاوی گیتۆ لەبەرەوەی کۆن و عەریقە یا لەبەرەوەی کە لەگەڵ هەست و نەستا زیاتر دێتەوە؟ بالفعل ئەوەی دووەمیانە بابەتی هەست و نەست و حوزن و کۆمەڵە مەقاماتە ینی لە وڵاتانە بۆ نمونە مەقامی لامی کە مەقامێکی عێراقیە خەڵک ناتوانێت بە مەقامی لامی بە شێوازی میسری یان تورکی یان فڵان بخوێن ئیلا بێ بە شێوازی عێراقی بخوێنرێ مەسەلەن ئەمە کۆمەڵە مەقامی عێراقی هەیە وڵاتان هەر دەرکیان پێ نەکردووە هەر لەوانەیە هەر نەیزانن قورئان خوێنێ هەر نایزانێ مەسەلەن چکە هەم قورسە هەم تەفەڕوعاتی مەقاماتە ڕئیسەکەیە کە حەوت مەقامی سەرەکیە. مامۆستا ئەم مەقامانە ئێستا بە تایبەتی مەقامی عێراقی جەنابەت زۆر کە بەهرەداری الحەمدوللا ئایا کورد چەندێک دواکەوتەی مەقامی عێراقیە مەقامەکانی ترە ئایا لە کووردا ئەم مەقامانی کە قورئانی پێ خوێنرێت تاریخەکەی چۆنە لای جەنابتان؟ خۆی ئێمە کورد با بڵێن کوردی کوردستان بەشێکە لە عێراق ئەو بەشەی کە پەیوەستە بە عێراقەوە ئێمەش هەروەکو ئەوان قورئانە خوێنین ینی خۆی مەقامێک هەیە ناوی مەقام کووردە ئێستا زۆربەی قورئان خوێنەکان پێشنوێژانی وڵاتان بۆ مەقامە ئیمامەتیەکەن زۆربەی پێشنوێژەکان ئەوانیش هەر بەوە ناوی ئەهێنن هەر مەقام کووردە بەڵێ لە هەموو شوێنەکە هەر مەقام کووردە خۆشترین مەقامە سەرنجڕاکێشترین مەقامە و ئیمامەکان ئەوەی کە ناوی دەرکردو و ناوبانگی هێستا بە مەقام کورد ناوبانگی جەنابەت لەسەری ڕاهاتووی دوای دۆزێکمان بە مەقامە قورئان بۆ بەسەر چاو شێوازی ئیمامەتی زیاتر مەسەلەن بە مەقامی کوردە خوێنرێ. مامۆستا عەباس ئەگەر مامۆستا مەحموود ماشەڵڵا زۆر قاڵە لەم مەسەلەی مقابلەی قاریئەکان و شارەزابوون لە قاریئەکان و لە قیراءات و وڵاتانی جیاواز بوو ئەوەی کە زۆر سەرنجی تۆی ڕاکێشابێ ینی مقابلت کردبێ زۆر متەئەسیر بووبی بە دەنگی بە مەقامی بە ڕۆحیەتی قورئان خوێندنەکەی ئەتوانی بڵێ کێ بووە یا چ قاریئێک بووە کێ زۆر تەئسیری تێکردویت؟ وەکو تەئسیری سەوت کە تەئسیری تێکردوم قورئان خوێنێکی یەمەنیە دانیشتووی وڵاتی قەتەرە ئیمام خەتیبە شێخ هەیثەم الدوخەینە
وەکو تەسیر کە تاسیرەکاتە سەرم و زیاتر بۆ نمونەکە گوێی لێ ئەگرمیان مراجعی قورئانەکەمەوە بە فەزلی خۆیان ئەواکەم گوێ لەوەگرم. ئەوەی لە مزگەوتی حەمد بن سوڵتانە لە مزگەوتی مەنارەتەینە مەدینە تەعلیمیەی مەنارەتەین دووەم گەورەترین مزگەوتی وڵاتی قەتەرە لە شاریدا. وەکو تەسیر ئەو تەسیری تێکردوم وەکو شارەزایی مەقامات قورئان خوێنی کوێیتی ئەحمەد نوفەیس شێخ ئەحمەد نوفەیس زۆر شارەزای لە بواری مەقامات و یەکێکە لەوانەی ئەڵێ شەڵا من لە عێراق بوومایە چونکە من بەس حەزەکەم بە مەقامی عێراقی و مەقام کورد قورئان خوێنم ئەو زۆر سەرنجی ڕاکێشاوم. دەربارەی کاریگەری قورئان لەسەر دڵ و دەروون و دەربارەی ئەو هەست و نەستەی کە لای ئینسان دروستیەکەوە ئەو حورمەت و قورسایی کە لەسەر مرۆڤ دای دەنێ بەسەرهاتێکم خوێندەوە زۆر جوان و کاریگەر بوو. ئەڵێ زیاد مناڵێکی خنجیلانە بوو عادەتەن لەگەڵ ماڵی باوای ڕاهات بوو بژی هەمیشە لەگەڵ باواشی هۆگری مزگەوت بوو هەموو جارێ لەگەڵ بانگ و سەلا بەتایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەچوو بۆ مزگەوت و زیادیشی دەبر لەگەڵ خۆی. زیاد سەرنجی دا باوای لە مزگەوتە زۆر قورئان نەخوێنێ بەڵام حافظ قورئان نییە هەما سەرنجی زۆر ڕاکێشا. دوایی لە حوشەی مزگەوتەکەیان لە کاتی هاتنە دەرەوەیە پرسیاری لە باپیری کرد وتی باپیرە وتی بەڵێ وتی بۆچی تۆ هەمیشە لە مزگەوت قورئان نەخوێنی و حافظ قورئانیش نیت قورئانیش لەبەر نییە. ئەویش سەرنجێکی زیادی دا وتی ڕۆڵە گیان ئەو ئینجانەیەم بۆ بێنە لە حوشەی مزگەوتەکەیە ئینجانەیەک دانرا بوو پێشتر خۆڵی تیا بوو دیارە داناوە وتی ئینجانەکەی بۆ هێنا وتی دەبڕۆ لەو دۆڵکەیەش هەندێک ئاوم بۆ بێنە ئاوێکی بۆ هێنا و کردی بە ئینجانەکە کردیە ناو ئینجانەکە عادەتەن هەندێک با بڵین کونیتیایە ئەوەکە ڕاتە خواروتی ئەبڕۆ دۆڵکەی تریشم بۆ بێنە جارێک دوان سیان چوار هەراوی ڕوونی بۆ هێناوە وشەی کردە ناو ئینجانێک. دوجار وتی بە زیاد وتی سیرێکی ئینجانەکە کە چی لێ هات وتی پێشتر زۆر پیس و پۆخڵەوە بوو ئێستا زۆر ڕوون و جوان بۆتەوە ئاویشی تیان نییە. پایوتی دەی قورئان خوێندنیش وایە زیاد ئەگەر ئاویشی تیان ئەمێنێتەوە دڵ و دەروونمان پاکەکاتەوە بۆیە هەمیشە بێ گرنگی بە خوێندنەوەی قورئان بدەین. جا کاک محمودیش ماشەڵڵا دەستێکی باڵای هەیەەوە سەوتیشی زۆر کاریگەرەوە هەمیشە زۆر خۆش بوو ڕاستیەوە ئەوە چه هینێک بوو چ قراءەتێ مەدرسەی میسریە زیاتر تەقلیدی شێخ محەممەد سەدیق مانشاوی و قورئان خوێنەکانیت. ئێستاەوەی کە وتت مەقامی کوردیە کاک محمود ئەگە بکرێ شتێکمان لەو مەقام کورد بۆ بخوێن تۆ بزانین بۆی خەڵکی خۆشمان مەقامەکەی خۆیان بناسنەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر إنا أعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقها وإن يستغيثوا يغاثوا بماء كالمهل يشوي الوجوه بئس الشراب وساءت
ضاءت مرتفقا. وجزاك الله دەستان خۆش بێ مقامێکی زۆر کاریگەر و خۆشە مقام کورد زۆر وایە هەرچی ئیمامە هەر بۆ ئەخوێنێ ئێستا زۆر باش. ئێستا لە خزمەت بەڕێز و خۆشەویست مامۆستای عەزیز زانایانی دکتۆر ئەحمەدی شەفیعی بین با تەشریف بهێنێ بۆ سۆدویسی گەوهەر پێکەوە باسی فەزڵ و گەورەی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین ماشەڵڵا. عليك السلام ورحمة الله جنابي مامۆستای بەڕێز یاخوا بەخێر بێن گەورەت کردی یاخوا بەخێر بێن سەرچاوەکانم فەرموون جنابی مامۆستا با لە ناوە ڕاستە جنابیان دانیشن زۆر باش مامۆستایان تەشریف بێنە ئێرە یاخوا بەخێر بێن نابێت چەناتان فەرموون مامۆستای بەڕێز ئێمە ئەم دیودی و لێگرین مامۆستای یاخوا بەخێر بێن خێر تەشریف بێنن خۆشحاڵین لە مانگێکی پیرۆز و یەکەم ڕۆژ و لە یەکەم ڕۆژ و خوافەکە یاخوا خۆشحاڵ بنیش بە خزمەت یاخوا بەخێر بێن مامۆستای بەڕێز جەنابی مامۆستا محمود یا ڕەبی هەمیشە سەوتت خۆش و ماشەڵڵا ئاوازی خۆشی لە هەیە جەنابی ماشەڵڵا هەمومان معجەبین بە سەوتە خۆشەکەی خوا سەربەرزت کا لە دنیا و لە قیامەت ماشەڵڵا یاخوا بەخێر بیت. طبعا فەزڵ و گەورەی مانگی ڕەمەزان ئیتر ماشەڵڵا و ئاەتانی کە مامۆستا محموود خوێندیەوە هەمووی فەزڵ و گەورەی ئەم مانگە مبارەکە و ڕۆژ و گرتن و بەستنەوەی بە تەقوا و نزیک کەوتنەوە لە خوا و ئیتر یعنی ئەم مانگە مانگی ڕەمەزان چیمان پێبەخشێ مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. منیش لێرەوە بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی کوردستان بە تایبەتی ئێوەی ئازیز و زێدە خۆشەویست دەکەم داواکارم لە خوای پەروەردگار جەلە جەلالوه لەبەر خاتری ناو پیرۆزەکانی لەوانە قبوڵمان کە لەم مانگی ڕەمەزانە بە لوتفی خۆی بە سۆزی خۆی بە میهری خۆی قەڵەمی عەفو و لێبوردەیی بەسەر گوناهەکانی هەنا ئەهێنێ تەوفیقی ئێمەش با ئێمەش ئەهل بین لەوانە و یەکێک بین لەوانە کە بەر عەفو و عافواتی پەروەردگار کەوین ئینشاءالله. وەکو جەنابتان ئاماژەت پێکرد کە ساڵانە کۆتایی مانگی شەعبان بەرەو کۆتایی ئەڕوا هەمیشە بلا تەشبیه چۆن ساڵانە مەرسوومێکی جمهوری دەرەکرێ مەرسوومێکی ئیلاهی سەنەوی مەرسوومێکی خوایی ساڵانیش یەکسەر دەرەکرێ کە لەو مەرسوومە ئیلاهیە داوا ئەکرێ لە هەموو مرۆڤە ئیماندارەکان کە بەڕۆژوو بن وەکو ئەو ئاەتە شیرینەی کە جەنابی مامۆستا محموود خوای گەورە تەمەن درێژی کابی پارێزێ خوێندیەوە یا ئەیها الذین ئامنوا كتب عليكم الصيام ئالێرەوە ئەو مەرسوومە ئیلاهیە پەروەردگارە دەست پێیەکە کە بە شێوەیەکی گشتی داوا لە مسلمانانی جیهان ئەکا ئەوەی کە توانای هەیە ئەوەی کە ڕۆژووی لەسرە ڕۆژووی لەسەر واجبە کە ئەم ئەرکە ئیلاهیە جێبەجێ بکەن. دیارە لە قورئانی پیرۆزە خوای تەعالا لە چەندین ئاەتا باسی ئەم ئەرکی واجببوونی ڕۆژوەی کردووە و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیح و دروستە کە فەرمودەکە هەم ئیمامی بوخاریش و هەم ئیمامی مسلمیش ڕیوایەتی کردووە کە بەڕاستی فەرمودەیەکی ئەوەندە شیرینە وەکو مەرهەمێکە دڵەکانی ئینسان تیمارەکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. کەسێکە مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕۆژوو بێ بە ئیمان و باوەڕێکی بەهێزەوە باوەڕێکی پتەوەوە بە باوەڕێکی دامەزراوەوە و هەروەها هیچ ئامانجێکیشی نەبێ تەنها و تەنها چاوەڕوانی
ئەجر و پاداشی لای پەروەردگار بکە. مژدەیەکی زۆر خۆشی ئاەتەیە کە ئەفەرمێ غفر له ما تقدم من ذنبه، خوا لە هەموو گوناهەکانی خۆش ئەوێ و قەڵەمی عەفو لێبوردەیی بەسەر گوناهەکانی ئەهێنێ و وەکو بڵێ گوناهەکانی لێ هەڵ ئەوەرێنێ. ئەمە مژدەیەکی خۆشە. بەڕاستی پێم وایە بۆ مرۆڤی ئیماندار هەرگیز ئینسان مژدەی واخۆشی نییە، چونکە عادەتی ئینسان وایە ئینسان لە نسیانەوە هاتووە، ئەگونجێ ئینسان دەماوەی ئەو 12 مانگانەدا هەڵە بکە، گوناه بکە، بەعزێ سەر پێچی فەرمانەکانی خوا بکە، فەرمانەکانی خوا وەکو پێویست جێبەجێ نەکا، بەڵام کاتێک کە خوای تەعالا مژدەیەکی ئاوای پێئەدا، ئەگەر تۆ بە ئیمان و باوەڕێکی بەهێست چاوەڕوانی ئەجر بە ڕۆژووبی، خوای تەعالا عەفو یا قەڵەمی عەفو لێبوردەیی بەسەر ئەو گوناهانتانە ئەهێنێ. اینجا گەورەی ڕۆژوش ئاوایە کە لەو حەدیسە قودسیە کە معلومی جەنابتانە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگێڕێتەوە کە خوای تەعالا جەل جەلالوه فەرموویەتی هەچی کردارێک کە بەنی ئادەم مرۆڤەکان ئەیکا بۆ خۆیەتی تەنها ئیلا الصیام ئیلا ڕۆژوو نەبێ، ڕۆژوو بۆ منە و من خۆم پاداشی ئەدەمەوە، چونکی لە حەقیقەتە ڕۆژوو سڕێکە لە مابەینی بەندە و لە مابەینی خوایە. لەوانەیە کەسێ نوێژ نەکا خەڵکی بزانێ فڵان کەس نوێژ ناکە، کەسێ مەسەلەن زەکات نەیە دەرکەوێ، کەسێ حەج نەکە دەرکەوێ کە فڵان کەس حەجی نەکردووە، بەڵام ڕۆژوو سڕێکە لە مابەینی پەروەردگارە جەل جەلالوه و لە مابەینی بەندەیە، چونکی ئێستا ئەتوانێ بەدەم بڵێ بە ڕۆژوم، بەڵام چوو ئەوی هایە پەرداخی ئەو بخواتەوانێ. لەبەر ئەوە بۆیە خوای تەعالا لەو حەدیسە قودسیەیە فەرمیەتی تەنها ڕۆژوو بۆ منە و منیش خۆم پاداشی ڕۆژوەوان ئەدەمەوە لەسەری. موصل لعلكم تتقون، يعني أم مدرسي بيجاندنا كخوا أيوتهم بيجينوا بجينا تقوى، بالرجوع بجينا تقوى، بالرجوع بجينا ويكا يعني معتوق بين كسر بين كجردن مع نازات كرابي لا أجريد وسخ بجينا ويكا جناب دم فرمود الصحيحي بيغمري عزيز من كفرمود يعني بو أويكا تۆ بگەیتە ئەم مەقامە بەرزە لە پێگەیاندن و لە ئیحسان و لە چاکەکاری. باشە ئەگەر ئێمە ماوەسا بگەینە تەقوا ژیان چەند خۆشە بێت یانی؟ ئایا هەدەف لە تەقوا هەدەف لە مانگە گەورەکە ئینسان بگاتە تەقوا چی؟ خۆی لە حەقیقەتە لە ڕوانگەی و فەرمودەی جەنابتەوە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لە سەرەتای تەفسیری زلالەکەیە جملەیەکی زۆر جوانە فەرمێ، أفرمي الحياة في ظلال القرآن نعمة تبارك العمر، نعمة لا يعرفها إلا من ذاقها. براستي جيان لجر ساي قرآنا، جيان لجر ساي أمبرت شو عبادتانيا، نعمتك أواندا قوريا هميشا وكبلي بركة أخات جياني إنسان. ئینسان مرۆڤەکان پیرۆزەکەن، نعمەتێکە ئینسان هەستی پێناکاتانەی چەژێت. یعنی بەڕاستی ئەوەتانێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیذا حەزەبەه ئەمر، کاتێک کە تووشی ناڕەحەتیەک بێتاقەتیەک قورساییەک دەهات، یەکسەر ئەی فەرموو ئەی بیلال بانگ بڵێن، یەکسەر پەلاماری نوێژی ئێوە نوێژیە کرد، چونکە ئارامی لە نوێژەکەیە دەزەکەوت. پێم وایە خۆی ئەم ڕۆژ و پەرستشانش کە خوای تەعالا دایناون بۆ ئەوەی مرۆڤەکان بەرز کاتەوانێ. جاری وا هەیە قسەیەک لە ناو خەڵکە باوە ئەڵێن ڕۆژوو ئیزلالی نەفسی تایە، یعنی نەفسی ئینسان زەلیل دەکات، یا بە مستەلەحێکی تر ئەڵێن ڕۆژوو تەشبیه یەکەن بە حەزرەتی یوسف و یانزە مانگەکانی تر تەشبیه ئەکەن بە براکانیەوە، وەکو بڵێ ئەو یانزە ستەمیان لەمدا نەکردوێ. نەخێر لە حەقیقەتە ڕۆژوو ئیزلالی نەفس نییە، ڕۆژوو بۆ بەرزکردنەوەی ڕۆحی ئینسانە، ڕۆژوو بۆ ئەوەیە کە مرۆڤەکان فێری سەبرکە، فێری خۆڕاگریان بکە کە ئەفەرمێ لەعەلەکم تتەقون، بۆ ئەوەی سبەینێ بتوانێ بەرگەی شتە گەورەکان بگرێ،
بۆی بتوانێت ئەرکە گەورەکان ئەو مەسئولیەتە گەورانەی کە دێنە سەرشانی جێبەجێیان کات. لە مێژووە خوێندومەتەوانێ و لە فەرمودەی شاهاتووە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار حتا کە ئەویست بچێ بۆ جیهادێ بکە پێش جیهادەکە ڕۆژی دوان بە ڕۆژووە بوو. ئەی فەرموو بۆچی؟ بۆ ئەوەی ئەو ڕۆژوە زیاتر مقاوەمان پێ بدا، زیاتر بەرگەی ناڕەحەتیەکان بگرین. ئەوەتانێ حەزەتی مەریەم سەلات و سەلامی خوای لێبێ کاتێک کە حەزەتی عیسا لەدایک ئەبێ لە بارودۆخێکی زۆر ناڕەحەتە لەوی هەیە ئەفەرمێ ئینی نەذەرت للڕەحمانی سەوما. ڕاستە ئەمە یعنی سیر کە کەوا بوو ئەم ڕۆژوە ئینسان ئابە و شێوەیە گەورە دەکا دائما نفسی زەلیل، یعنی ئەمە کاتێک ئینسان بە ڕۆژوو ئەبێ نفسێک کە زەلیل بێ هەمیشە حەزی لە شتی بچووک و لەوانەیە حەزی لە گوناه بێ، بەڵام نفسی ڕۆژوو نفسی ئینسان بەرز دەکاتەوە، یان نفسێک کە بەرز بێ، نفسێک کە بڵند بێ، نفسێک کە گەورە بێ هەمیشە ئینسان بۆ شتی گەورە دەبات. بۆیە هەمیشە ڕۆژوو من پێم وایە ئینسان لەم جیهانە مادیەوە ماوەیەک ئەبچڕێنێ ڕەبتی ئەکا بەو جیهانە معنەویەوە بەو عالەمە مەلەکوتیەوانێ زیاتر پەیوەندی ئەکا بەخواوە بۆ ئەوەی سبەینێ ئەم مرۆڤە بتوانێت ئەو ئەرکە گەورەی کە لەسەر شانیەتی کە ئاوەدانکردنەوەی سەرزەویە کە خزمەتی مرۆڤەکانە کە چاکسازیە پێم وایە بۆ ئەوەی بتوانێت ئەوانە جێبەجێکە. بۆیە ئەتوانین کە ئەفەرمێت لەعەلەکم تەتەقون، یعنی واتە ڕۆژوو چاکسازیە، ئەخلاق سازیە، ڕەوش سازیە، ئینسان فێری ئەو خۆڕەوش و بەها جوانانە ئەکات. چنابی مامۆستا منم بپرسم ئەگەر ئەمە ڕووی نەدا لە مرۆڤێکە هەندێک جار هەندێک حاڵەت هەندێک مرۆڤ بە ڕۆژوو شەبێ ئەم بەهرەمەند نابێت لەم گەورەیە، بەهرەمەند نابێت لە علو بەرزکردنەوەی ڕۆحیانەت و ئاسوودەی و بەدەستێنانیە و بەرەکەتەی کە چەندتان باسیەکەن لە ڕۆژ و لە ڕەمەزانە هەیە. گرفتەکە لە چایە، خەلەلەکە لە چایە، چۆن چارەسەری بکەین؟ بەڵێ خۆی جەنابی مامۆستا لە حەقیقەتە ئێمە زۆر جار کاتێکە ئەم عیبادەتانەی کە ئەنجامی ئەدەین زۆر جار ئێمە سەیری دیوە زاهیرەکەی و ڕووکەسە شکڵیەکەی دەکەین، یعنی واتە لە جانیبە ڕۆحیەکەی لە جانیبە معنەویەکەی ئێمە ڕۆ نەچوینەتە ناویەوانێ. مەسەلەن کاتێککە تۆ نوێژەکەی ئەفەرمێ ئەم نوێژە بۆ ئەوەیە کە ئینسان لە گوناه و لە خراپە بگێڕێتەوە، نوێژی حەقیقی ئەوەیە، ڕۆژوی حەقیقی ئەوەیە کە ئینسان فێری سەبر فێری ئارامی بکە، بەرگەی ناڕەحەتیەکان بگرێت، لە بەردەم ناڕەحەتیەکانە بوەستێ. من پێم وایە ئەمە خاڵی یەکەم کە جاری وهەیە ئێمە لە فەلسەفەی ئەم عیبادەتانە بەهرەمەند نابین، ئەوەیە کە سەیری زاهیر و ڕووکەشەکەیمان کردو و تەنها ئەمانەوێ زاهیرەکەی جێبەجێ بکەین کە مەسەلەن تۆ لە بەیانیەوە لە بانگی بەیانیەوە بە ڕۆژوو ئەبێت تا بانگی مەغریب. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی من لم يدع قول الزور والعمل به، کەسێ ئەگەر بە ڕۆژوو بێ و مەسەلەن واز لە خراپە و لە گوناه و لە هەڵە و لە ئەزیەتدانی خەڵک و لە ناڕەحەتکردنی خەڵک و لە بێزارکردنی خەڵکی نەهێنێ کەوا بوو ئەمە غەیری برسی، بەڵێ ڕاستە فەرزەکەی لە کۆڵەکەوێت، بەڵام لەو هەموو خێر و بەهرە گەورە بێ بەش ئەبێ. بۆ یەکێک لە خواناسان نقطەیەکی زۆر جوانی فەرمووە، ئیمام بەنا حەسەن بەنا نقطەیەکی زۆر جوانی فەرمووە، ڕووە کاتە موسڵمانان ئەفەرمێ ئین مەیدانەکم الئەوەل، مەیدانی یەکەمی ئێوە نەفستانە، ئەگەر ئێوە لەم جەنگ و شەڕی نەفستانە توانیتان زاڵ ببن ئەوە ئیتر بەسەر ئەوانی ترا زۆر زۆر ئاسان زاڵە بن. ئەگەر لەو جەنگی یەکەما ئێوە دۆڕانتان سەرکەوتوو نەبوون لە جەنگەکانی تریشا بەتاکی سەرکەوتوو نابن. بۆیە بەڕاستی هەمیشە ئێمە ئەگەر سیرکەین ئاەتەکانی قورئان وەکو یا فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو تەئکید لەسەر ئەو جانیبە زاهیریەکەی ئەدا، تەئکیدێکی زۆریش پێشتر لەسەر جانیبە معنەوی و ڕۆحی و ئیمانیەکە ئەدا،
بۆ ئەوەی هەتاوەکو ئەم شتانە لە ژیانی ڕۆژانیانە بەرجەستە بێت سەحابەکانی پێغەمبەر ڕزای سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ زۆر یعنی لە بیری ئەوە نەبوون زۆر قورئان بخوێنن یا زۆر قورئان بخوێننەوە لە بیری ئەوە بوون مەسەلەن جاری وایە ئاهاتن دەئایەت ئەم دەئایەتە فێرە بوون لەبەریان نەکرد کاریان پێ کرد ئەو کاتە ئەچون بۆ دەئایەتی تر بۆیە بەڕاستی ئیوا هەیە لە ڕەمەزانە ئەڵێ من لە ڕەمەزانە 5 ختمم کردووە 10 ختمم کردووە بە بۆچوونی من لەوانەیە لە ڕوویەکەوە خێری بگا بەڵام پێم وایە لە بە تەواوی لە شتەکە تێنەگەیشتووە چونکە ئامانج لە قورئان زۆر خوێندنی قورئان نییە یا زۆر دەورکردنەوەی نییە خۆی قورئان لە ڕاستیدا کەتەلۆکی ژیانە بەرنامەی ژیانە قورئان مرۆڤسازیە ئەبێ مرۆڤەکان وەکو بڵێ گۆڕانکاریەکیان پیا بێت من نەزەرم وایە ئەگەر بێت و مانگی ڕەمەزان تەواو ببێت و لەم ئینسانیا وەرچەرخانێک گۆڕانێک لەم مرۆڤەیە دروست نەبوو بێ لە خراپەوە نەهات بێ بۆ چاک لە چاکەوە نەچوو بێ بۆ چاکتر لە باشەوە نەچوو بێ بۆ باشتر وەکو پێویست ئیسفادەی لێ نەکردووە بۆیە پێویستە ئێمە چەند ئیهتیمام بە جانیبە دەریەکەی ئەدەین ئەبێ ئیتیمام بەو جانیبە معنەویش جانیبە ڕۆحیەش بدەین بۆ ئەوەی هەتاوەکو زیاتر وەکو بڵێ لەم چێژە زەوی و چێژە دنیاییەکە بپچڕین و زیاتر پەیوەند بین بە چێژە معنەویەکە و بە چێژە مەلەکوتیەکەوانێ هەتاوەکو ئیسفادەی لێ بکەین جزاک الله خێرا مامۆستای بەڕێزەوەی ماوەتەوە ئەگە بە کورتیش بێ چونکە کاتەکە زۆر کەمە لە بەردەمانە بەدەر لەوەی کە ئێمە بە ڕۆژا بە ڕۆژۆە بین ینی خۆ مانگی ڕەمەزان بە تەواوی شەو و ڕۆژ و کاتەکان هەمووی پێکەوە گرێ دەدا هەندێک ئیلتیزاماتی شەوانیشمان هەیە هەندێک ئیلتیزاماتی بەربانگمان هەیە هەندێک ئیلتیزاماتی نیوە شەومان هەیە سوزانم باوڵێن پارشێوانمان هەیە ئەمانە چۆن گرێ بدەین بەیەکەوە بۆ ئەوی وێنەکە بە تەواوی دروست ببێ ئەوەی کە زۆر گرنگە ئەبێ مرۆڤی ئیماندار لە ژیانە تەنزیمی حیاتی خۆی بکات وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مرۆڤ نابێ هەر مرۆڤی دنیا بێت و مرۆڤیش نابێ هەر مرۆڤی قیامەت بێ بەل الرەجل و ڕەجولاهما ئەبێ مرۆڤ هەم پیاوی دنیاش بێ و هەم پیاوی قیامەت بێ خوای تەعالا هەمیشە مرۆڤێکی خۆش ناوێ بڕوا لە گۆشەیەکی مزگەوتا و تەنها ئیشی خواپەرستی و عیبادەت بێ و واس لە دنیا و لە شتەکانی تر بێنێ یا هەر خەریکی دنیا بێ و بەشی قیامەتیشی دوا بخە مرۆڤی ئیماندار بەڕاستی ئەبێ لە ژیانی ڕۆژانەیە بەرنامەیەکی ژیانی هەبێ کە چۆن کاتەکانی ئەبا بەسەرەوانێ وەکو بڵێ إن لبدنك عليك حقا لا شيء إنسان ما في بسر إنسان وهي خوش ما في بسر إنسان وهي بويا مروفي إيمان دار أبي هميشه والبدا تنظيمي كاتكاني خويبكا مثلا كاتي إيشي روجاني تشيا لكاتي خويا جيب جيبكا كاتي إيشي خوا برستي چون جيب جيبكا دواي أو هر مروفيك خوي طاقتي ليبي إيشكيشي أبي عبادت وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچەندین حەدیثە جاری وا هەیە مرۆڤێ پرداخی ئاوی ئاوا ئەخواتەوە مەسەلەن ئەم پرداخ ئاوە کە ئەیخواتەوانێ ئەگەر بەدەستی ڕاستی بیخواتەوە بە 3 جار بیخواتەوە بسمیلایی بکە لە کاتێکا 3 سنەتی پێغەمبەری جێبەجێ کردووە کەوا بوو ژیانی هەموو ئەبێتە عیبادەت مرۆڤێک کە ئاچێ خزمەتی ماڵ و مناڵیەکە تا ئێوارێک کرێکاری ئەکا مادام لە پێناوی خزمەتیایە ئەمە خوای تەعالا بۆ یەکاتە عیبادەت بۆیە بەڕاستی ئێمە جاری وا هەیە بەتایبەتی ئێمەی شەرقی کەمتر ئیسفادە لە کاتەکانمان ئەەکەین بەتایبەتی ئێستاکە ئەم مەسائلی تەلەڤیزیۆن و مەسائلی تەلەفۆن و ئەنتەرنێت و ئەوانە بەشێک لە کاتەکانی دزیوین جاری وا هەیە 2 سعات بە مۆبایلەکەیەوە خەریکە ئەگەڕێ بە دواشتە و کاتەکەیشی ڕۆشتۆ ئیسفادەی ئەو کاتانەی کە کاتە زێڕینەکانی ئینسانە سیرەکە بە مۆبایلەکەەوە خەریکی چەند شتێک بوو و دوایش کاتەکەی ڕۆشتۆ و تااقەتی نەماوە بۆیە بەڕاستی یەکێک لەو کاتانە کە وەکو ئەڵێ کاتەکانی ئینسان ئەدزێ بریتە لەوەی کە
بە مۆبایلەکەەوە خەریکە هەموو کاتێک یعنی کاتێکی بۆ دیاری نەکردووە ئەو خەڵکانی کەمە مۆبایلەوە خەریکن کاتێکیان بۆ دیاری کردووە بۆیە ئەبێ ئێمە بەڕاستی کاتەکانمان تەنزیم بکەین بە تایبەتی گەنجەکانمان بزانێکین کەوا ئێمە چۆن کاتی قورئان خوێندنمان چۆنە کاتی عیبادەتەکانمان چۆنە کاتی تەراویحەکانمان چۆنە کاتی مطالعەمان چۆنە بۆ ئەوەی بتوانین ئیسفادە لە کاتەکانمان بکەین و وەکو بڵێ هەر شتە حەقی خۆی بدەینی خۆی گەورە پاداشت باتەوە مامۆستای بەڕێست باسێکی گرنگ و زۆر بە چێژ بوو بە پێز بوو مامۆستای سپاسدانەکەی لەسەری زنی مامۆستارەوەڵا ئەچینەوە لای مامۆستا مەحموود کەرکووکی مامۆستا مەحموود کەرکووکی ئەگەر بە ئاوازێکی شیرینی تر دڵەکانمان پاراو بکەی بە چەنایەتێک لە قورئانی پیرۆز پاس إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون. تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين. صدق الله العظيم. صدق الله. جزاك الله خيرا. ما شاء الله هر حزك دانيشين بديارة وازشيرين كيك محمود ووش أما شر عراقي بو أما عراقي بو مقامي لامي بو بحجاز يك برسيار مهمو ما صعب هذا لبارا ما سمحمو وأزانا بو صالة كشيت بلى قاري شي جوري عراقي وفاتي الشيخ محمد ناصر عزاوي بداخو حسكم شتيك لسر أو بياو باس بكيت ودعائك خيري بوبكين إن شاء الله لقسم الله وصاوالا شو أزم هاش كردستاني شو أزانم أنا والله تولي وبرنكم خۆی گەورە لی خۆش بێ انشاءالله جەزای محمودی بداتەوە. مامۆستا لەسەر ئیزنی مامۆستایان
سەرێکە دەین لە چێشتخانە لای کاک شێف نەریمان بۆ ئەوەی قسە واسیی لەگەڵا بکەین و دوایی سەری زنتان سەری زنتان بەڵام بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئێستا چینە لای کاک شێف نەریمان هەرچەند تۆزێک درەنگیش کەوتین کە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین وە کۆمپانیای دۆلفینسی سڵاو لێ بێ کاک شێف نەریمان خێربێن سەر چاوە سەجان با سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی بەرنامەی سی گەوهەر بەردەوامە. بەڵێ بینەرە بە ڕێزەکان ئێستا لە چێشتخانەی لای کاک شێف نەریمان کاک شێف نەریمان سەرگەرمی ئامادەکردنی خۆراکە بۆ یەکەمین خوانی بەربانگی بەرنامەی سی گەوهەر لە خۆی پرسین بزانین سەرقاڵی چییە چی بۆ ئامادەکردوین بەخێر بن سەر چاماوەسەجان سەر و سەر چاماتن وەڵا ئەمڕۆ شفتەیەکی فرن دروستەکەین تا ئێستا دروست نەکرا ینی شفتەی فرن منۆکو خۆم بەستایلێکی نوێ شفتێکی فرن دروست کرد ینی هەم تامێکی خۆش هەم پێکاتەکانی جیاوازتر لە شفتەی تر چی جیاوازەوەی کە ئەم پێکاتانێکی بەڵێ سەرێکی ئێسان پێکاتانی کە من تێم کردو ئەمە بیبەری ئەلوانم تێکردووە لەگەڵ معدن و سایە و پیازە و جێزەرە مادە ئەوەش ئەمە فیجیتاشی تێکەین ویجیتا بەڵێ زۆر باش ئەمانە کە دەستەکەون لێرە بە ئاسانی ئەگەر خانوێک بەڵێ بەڵێ هەچ خانوێک بێ دروستیگا بۆ شێوازە پێکات و شتەکە هەموو لەسەر لە بەرنامەدا ئیشەڵا داێنین لە بەرنامە داهاتوە هەمووی بەس مەزبوطی و تەرتیبی ئیشەڵا زۆر باشە چۆنە شفتە بەلاتەوە باشە بس شفتە ئەی فرن چی ینی ئەمە بە شێوازێکی تۆزە گەوری بە شێوازێکی ئەمە بە شێوازێکی خۆی تورکیش بەم شێوازە ئەیکات بەڵام من هەستاوام چیم کردو ینی خۆم بەستایلێکی خۆم دروستم کردو ئەمە خۆت بەڵێ ئەمەی خۆمە سوبێکیشمان سوبیشی قاچکمان هەیە لەگە زەڵاتێکی مشەکەلە ئەمڕۆ بەڵێ لە خزمەتان نابێت زۆر باشە ئەمانە بە شێوازە کوردیەکە ڕێکیانەخەیان شێوازێکی تایبەتی با بڵێن ئەوروپی هەیە ئەمە شێوازێکی ئەوروپی تاخر ئەچێتەوە خاڵبی خەربیەوە بەڵێ هەراوە با بڵێن وەکو شێوازێکی ئێستا ئەمە شفتنە ئێستا پیشانتێم مامۆستا ژیان ڕاوەستە ئەمای وەکو کوبە سەرگەرمی خواردنی ئەوە بۆ دوو ڕستەواوی ناکەم یەک ئیجازم بیت ئێمە بەم شێوازەوە لەکن دوایی تقریبا هەر شێوازێکی شفتەش وەرەگری ئەوایی بەس ئەوەنە گەورە بێت چۆن ئەبرژێت لە ناو فرنەکە ئەبرژێت چەند لە ناو فرنەکەیە 25 دقی بەسە 25 دقی بەسە بە تەواوی ئامادە بڵێ ماسا محەممەد دەڵێت تێستی کردووە ڕۆژن تێنانە پێشەوە ئامادەم کردو ئەنی پێشتر دروستم کردو ئەم خواردنە ئەزانیشی بەڵە بەڵێ ئەزام چێتانی چۆنە وەکو فرانسیسکۆکی پارە ئەمە لەگەڵ چیە خۆشە گەر بۆی ئەمە لەگەڵ زەڵاتەیەکا خۆش لەگەڵ سۆسێکی تایبەت تا بۆی بگرینەوە سۆسێکی تایبەتی بۆ گرینەوە دوای بەسەریاکەین ئەوکو ژەمە خواردنە زەڵاتەکە داێنین ئەوە لە قاپێکە زۆر پێشکەشتێکین شتێکی جوان دەرەچێت بەڵێ تۆ پرسیارێکە نەماوە گاشە وەڵی من نەوەڵاشتر ماشەڵا هەمووی باس کرد و لە خزمەتچاو خێر تۆشتێکی زیادت نییە بەوتن وەڵی بەس هیوادارم بینەرە بەرەزەکان لە ماڵەوە بەم شێوازە بەکاری بێن هەچ کاتێک کە خواردنیە دروستەکەنیا نوع بەهاراتانە یان زۆر کات ئیواڵە بەهارات سەرێکینە بە ئەکسەوە بەهارات سەرێکی خواردنە ئەنی هەم بە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی تامیشەوە ئەمە جیازێکیشی هەیە بە مستافڕمی ئەمە هەڵ ناوەشێ ئەوەی کە بیکیتە ناوڕۆن و هەڵوەشێ ناکەسەرەکە هەڵناوشی دەریێنی دەیسەر ئەکێتە قاپێکەوە پێشکەشێگە شێمان ئەو هینە ئەو سێتۆ ئەو گێزەری تێکە یا ئەو شتری تێکەی لە ئەسلی شفتەکە تامەکەی کەم ناکات یعنی بگرێت تامی خۆشتراکات ئێستا ئەو بیبەری ئەلوان و جێزەرە تامیشی تایبەتی خۆیاوە دێت مەسا محەممەد پرسیارێکی هەبوو وتم کاکشێف پرسیارەکانی زۆر نوعەکەن تۆ چەقۆ گەورەکە و لا نەماوە ئەم ساڵدانی ترم زیاد کردووە هەر یەکسە بۆ دەستی بەس سەستەکەم ئەمە جۆرێک لە تەندروسترە لەبەرەوەی زۆر ناچێتە ئەوانەی لای ئێمە ئەوەندە ڕۆن هەڵم چوریکەم ئەمە بەنسبەتەوە
ئەوە باشترە زیاتر گۆشتی چ جۆرە هینێک بەکاری وڵای گۆشتی بڵێن وڵاهی گەورە بێت دەبێت بچووک نابێت ناوەڵە بچووک چەورە چونکە وڵاهی گەورە چەور نییە بەڵێ زۆر باشە بینەرە بە ڕێزەکان جارێک تر دێنەوە لای کاکشێف نەریمان بەڵام ئێستا پێویستەکان ناوبڕێک وەرگرین بۆی کە هەندێک ڕێکلام هەیە دەڕوات و دواتر ئێمە لە بەرگەکانی دیکەیە دێنەوە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵمان بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ماندوو نەبن ئێمە زۆر دڵخۆشین بەوەی کەیەوە بەبەردەوامی بە دیار شاشە ڕەنگینەکەی کەناڵی ئاسمانی پێهەمەوە دانیشتون و چاو لە بەرگەکانی بەرنامەی سیگەوهرەکەی نەما یەکەمین ڕۆژە ئینشاءڵڵا تا سیهەمین ڕۆژ هاوڕێمان دەبن ئێمە لە بەرنامەی سیگەوهر چەندین بەرگەی جیاوازمان هەیە چەندین گەوهری جیاوازمان هەیە یەکەیەکە دانهێنینە خزمەتتان ئەمە نیعمەتێکی خۆیە تۆ لە ماڵەوە دانیشتووی سوودمەندبی لە هەندێک یان کۆمەڵێک ڕێنمایی گرنگ قسەی گرنگ قسەی ناوازە و شخصیات و کەسایەتی گرنگ ئێمە لێرەوە بەبێ ئەوەی تۆ ماندوو ببی بە شوێنیان نابگەڕین ئێمە دانهێنینە ماڵەکانتان مامۆستا و زانای گەورە دەنگ خۆش و قورآن خوێن دکتۆری بەڕێز و ڕێنمایی کار و شێفە بەڕێزەکەمان ئەمانە هەموو کۆمەڵێک ڕێنمایی گرنگیان پێەیە کۆمەڵێک زانست و زانیاری باشیان پێەیە تۆ تەنها بە دیار شاشەکەەوە دانیشتە کە نیەتت وەرگرتنیشتی بە سوود بە ئینشاءڵڵا خۆی گەورە بەعیبادەت مامۆستای بەڕێز تۆ ویستت بابەتێکی گرنگ باس بکەی کە دیسان ئەوی سوودەگەیەنێمە وەڵاهی ماوەسا عەباس حەزەکەم ڕۆژانە هەر بۆ مبارەکیم ئێوارانەی مانگی پێرۆزی ڕەمەزان بەوەی چۆن چاو لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین هەر جارەی شتێکی کورد لەسەر سەحابەکانی پێغەمبەر باس بکەین حەزەکەم ئەمڕۆ بچینە خزمەتی حەزرەتی ئەبوبەکری سدیق کە لەقەبی سدیق و ڕاستگۆیی بەم پیاوە گەورانراوەکە یەکێک لەو معلوماتانی کە ڕەنگە خەڵک زۆر ئاگای لێ نەبێت حەزی ئەبوبەکر ناوی عەبدوڵایە عەبدوڵای کوڕی ئەبوو قوحافە و ئەبوو قوحافەش خۆی ناوی عوسمان بووە یعنی لەقەب زۆر ناوانەزانم لە ناوانە دوو لەقەبانە هەر هەبوو ئەو لەقەبەی کە زۆر مەشهورە لە حەزرەتی ئەبوبەکر عەتیقە عەتیق یعنی ڕزگار بوو ئەڵێن پێ سەڵەم ناوی لێ ناوە قسەی تری شێ لە سەردەمی جاهیلیە ناوی لێدابێ حتا فرمودەیەک ئەدرێتە پاڵ پێغەمبەری خوا سەڵسەم کە فەرموویەتی من أراد أن ينظر إلى عتيق الله من النار هەر کەسێوێ سەیری ئەو کەسە بکە کە ئازادکراوی ئاگرە خوا ڕزگاری کردووە لە ئاگر فەلیەنظر إلى ئەبوبەکر چەند خۆشە چەند گەورەیە بەڕاستی چەند خۆشە لە دنیاە مژدەیەت بەرنی ماوەسا عەباس ئێمە هەوڵین لە مانگی ڕەمەزانە بگەینە عتق من النار وانە دێ حەزی ئەبوبەکر ئێمە لە یەکەم ڕۆژە باسی وەکین کە پێنسم ئەو مژدە خۆشەی پێدا طبعا دائما ڕووی خۆش بۆ حەزی ئەبوبەکر چەند جوانە ئێمە ئەم ئەخلاقە هەڵبگرین بزانین ئەو چی کردو ئێمەش ئەوە بکەین و هەروەها کە وەختی مسلمانە بێتە منی 38 ساڵ بووە و دایکی ناوی ئومولخەیر بووە دایکی طبعا زۆر زوو مسلمانە بێت دایکی حەزی ئەبوبەکر بەڵام ئەوەی سەیرە باوکی دوای فەتحی مەکە مسلمانە بێکەنەوە تەمەنینەوە 7 ساڵ بوو اینجا مسلمانە باوکی حەزی ئەبوبەکر کەچی حەزی ئەبوبەکر فەرموو تۆ معاملەیەکی ناشرین نابینی لەلایەن حەزی ئەبوبەکر بەرامبەر باوکێک کە مشریک بووە لە دوای فەتحی مەکە مسلمانە بێت حتا عەبدوڕەحمانی کوڕی حەزی ئەبوبەکر کە لە دایکە خوشکی حەزرەتی عایشەیە برای حەزی عایشەیە عەبدوڕەحمان تەسەوڕێکی ماوەسا عەباس دوای جەنگی بەدر و ئوحود شەڕی لەگەڵ مسلمانەکانە کردووە کوڕی حەزی ئەبوبەکر عەبدوڕەحمان دوای جەنگی بەدر ئینجام دوای جەنگی ئوحود ئینجا مسلمانە بێت لەبەرەوە کۆمەڵە سیفاتی زۆر جوان لە حەزی ئەبوبەکر هەبووە کە لێرە جێی خۆیەتی ئێمە لە ڕەمەزانە هەڵگریم سیفاتە جوانانە بین هەرگیز سوژدەی بۆ بت نەبردووە لە ژیانیا هەرگیز عارەقی نەخواردووە تا قسەیەکی لەسەر عارەق خواردنە فەرمێ لە سەردەمی جاهیلیشا فەرمێ من سیانە و پارێزگاری لە مەروئەت و مەردایەتی خۆمەکەم کە عارەق ناخۆم و هەروەها عێرز و کەرامەتی خۆشمە پارێزم چونکە ئەم دووشتە لە دەستەچێت بەتایبەتی لە سەردەمی جاهیلیە عارەق خواردن ماوەسا عەباس ئەسلوبێکی زۆر ناشرینی هەبوو ینی خەڵک کەوتووە لەسەر شەقامەکانە و زۆر شارەزا بووە لە نەسەبی عەرەبە تاجرێکی زۆر گەورە بووە لە جەزیرەی عەرەبە زۆر دەوڵەمەند بووە بەس سەرنجی خێنە سەر دەوڵەمەندیەکەی ماوەسا عەباس حەزی ئەبوبەکر کە پێغەمبەر سەڵسەڵام بەبێ پێغەمبەر 40,000 درهەمی هەبووە 40,000 درهەم بووە ئەو کاتە زۆر بوو پارێکی زەخم بووە وەختێ هیجرەتەکا بۆ مەدینە 5,000 درهەمی ئەمێنێ چونکە
لە مدەیە زۆر مەشغوڵی تیجارەت نەبوو ئەم مدەی بەعسەت و هاتنی پیان سڵم ئیتر مەشغوڵیەوە بۆ پارەکانی سەرف کردووە تاوەکو بیلالەکان بکڕێت و ڕزگاریان بکات لە بەندایەتی ئەو پارەی لە پێناوی داوا سەرف بکە لە خلافەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتی کە زۆر سەیرە کابێ بە لە خلافەتی حەسی ئەبوبەکر کابێ بە خەلیفەی مسلمانان سەفر هیچ پارەی نامێنێ ئەو سیرە باسیەکە ئەو کەسە دەوڵەمەند توجارە کە وەختی وەفات دەکات 3000 درهم قەرزارە خەلیفەی مسلمانان کە وەفات دەکات 3000 درهم قەرزار بوو و صفەتی صدیقیت لە حەسی ئەبوبەکر پێنج سەمەزانی چەند فەرمودەی جوانی هەیە دەربارەی حەسی ئەبوبەکر فەرمێ ئەصدق الناس ئیمانا ئەبوبەکر يعني باشترين كسك إيماني صاغب أبو بكر حتى أفرمي أثبت الناس إيمانا أبو بكر باشترين كسك ثابت بلسر إيمان حسي أبو بكر أو فرمدي زور مشهورة كفرمي أجر إيماني همو أمة بخرية تايك وإيماني حسي أبو بكر بخرية تايك وهو راجحة بيت إيماني حسي أبو بكر فرمودان هي حضرة رسول الله زور قوري كفرمي ما سبقكم أبو بكر بكثير صلاة وصيام حسي أبو بكر نوێژی زۆر و ڕۆژی زۆر خۆ زۆر سەحابە بۆ لەو نوێژی زیاتر بووە ڕۆژی زیاتر بەمانە پێشیەوە نەکەوتووە ئەی بەچی یا ڕەسوڵ الله بشەیئین وەقەڕ فی قەلبی شتێک لە دڵی حەسی ئەبوبەکر بووە کە بەڕاستی جەوهرە ئەم شتە ئەتوانی بڵێی سەدقە ئەتوانی بڵێی ڕەحمەتە ئەتوانی بڵێی ئیثار و حکمەتە ئەتوانی بڵێی تەواضع بەڵام گەورەترینیان ئەوە بوو کە بەڕاستی ئەگەر حەقی لە هەر شوێنەکە ببینایە لەو حەقە لای نادا و ئەو حەقەی سەرخست نەک شەخسەکە لە ڕۆژی وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ما صحابەسەوە زۆر جوان دیارە هەرچی سەحابە هەیە وەزعی تێکەچێ ئیلا حەزەتی ئەبوبەکر نەبێ وەزعی تێک ناچێ فەرمێ ئەگەر هەر کەسێ محەممەدی پەرستەوە محەممەد وفاتی کرد هەر کەسێکیش خوا پەرستێەوە خۆی گەورە باقیە و هەتا ئەمێنێ لەبەرەوە بەڕاستی ئەم صفەتە زۆر گرنگە ئێمە لە مانگی ڕەمەزانە هەڵگری صفەتێک بین کە بەڕاستی صدیقیەتی ئێمە لای خوا دەربخە بەڕاستی ڕازگۆییمان مستیاقەتمان بۆ دروست هەموو هاوڵان لە بەرامبەریان شەرمیان کردو ئەم کەسایەتیمان بۆ ڕۆژی قیامەت بپارێزێ هەڵگری یعنی لە هەر ڕەمەزانەکەمە بتوانین بەڕاستی ببینە خاوەنی خەسڵەتێک کە ئەو خەسڵەتە شایەدیمان بۆ بانەک نوێژ و ڕۆژی زۆر و بەڵام بێکەڵک بێت جەزاک الله خێرە بەچێژ بوو زۆر هیوادارین بینەرەوە ڕێز و خۆشەویستەکان لی سوودمەند بن ئێستا کاتیەوەیە کە لەگەڵ میوانێکی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر محەممەد جەباری هەندێک باس و خواست لە بارەی خۆراک و ڕۆژ و ڕەمەزان و خواردن و تەنابیان پسپۆڕیان هەیە لەو بارەیەوە بگەرمی خێراتن یەکەم کاک دکتۆر خێر بێن سەرچاوەکانم فەرموون بەناوەڕاستی ئێمەدانی بەخێر بێن زۆر خۆشحاڵی طبعاەوەی کە لەگەڵ جەنابەت کاک دکتۆر باسیەکەی هاوکاتی شەفێکی بەڕێزمان هەیە لێرە کاک شەف نەریمان خەریکی خواردن و خۆراک و بابەتانەیە باسی سوودەکانی بەڕۆژوو بوونە لە ڕەوان یەکێک لە خەسڵەتە هەرە دیارەکانی بەڕۆژوو بوون خۆگرتنەوەیە لە خواردن و خواردنەوەیە بە ڕۆژە لە بانگی بەیانیەوە تا بانگی ئێوارە بانگی مەغریب با لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئەمە چ سوودێک بە مرۆڤەکەیێنێ ڕاست دەستەکانە خۆش بێت تەوان بەناوی خۆی گەورە و میهرەبان داواکارم لە خۆی گەورە ڕۆژ و تاعات و عیبادەت لە هەموو لای قبوڵکە مێ لەو خاڵەوە دەست پێ بکەم ماوسا مەوزوعی خۆگرتنەوە لە خواردن مەوزوعێکی قورسە با بڵێ خۆشەویستی خواردن غەریزەیە کە چۆن وەکو تۆ با بڵین پارەی ئینسان پارەی خۆشەوێ ئیتر و حیلە لەکم زوینە لەکم حبوو شەهاواتی ئەوانەی کە لە قورئانە باسیەکە فە خۆشەویستی خواردنیش بەڕاستی غەریزەیە کە لە ئینسانە هەیە وە خۆگرتنەوە لە خواردن پێویستی بەهینە پێویستی بە عەقیدەیە ئاسان نییە تۆ خۆ بگریتەوە لە خواردن لە پێناو بیر و باوەڕێکانە باوەڕەمەز ئەستەمە ئەگەرەوە نەبێ بە یەکێک بڵێ مانگە بەڕۆژ و بەڕۆژ تۆزی قورسە بەڕاستی بۆیە ئەم مەوزوعە و ئەم بابەتەیشە با مەوزوعی خۆگرتنەوەکە حیکمەتە ئیلایەکەی چونکە وەکو خۆ مامۆستاش باسییان پێشەوە باس کرا حیکمەتە ئیلایەکە چونکە ئەسڵ لە عیبادەیە کە وەقفە چونکە ئەسڵ بابەتە حیکمەتە ئیلایەکە ئێمە لە ڕۆژی قیامەتە ئەیبینینەوە مستیسخانی مسلمان لەوێ ئایدوێنیتەوە پێشی خۆشە بێ کە بە ڕۆژوو بوو و شکرەکە کە بە ڕۆژوو بوو لەعەلەکم تەشکوڕون کە لەوەیە
کە زۆر سوپاسگوزاری خوا بێ بۆ ئەوەی ئەو چەندە زەحمەتی تایە و تااقەتی نیتیایە وەکو چۆن خوێندکارێک زەختی لەکەی لە شەشی عدادیایان لە خوێندنە ئەخوێنێ زەختی لەکەیت و قوینێ دەیتێ و ئەڵی کاکەوەرە بخوێن و عەزیەتی ئەدەیت و تووشی عەزیەتێک و هیلاکشیە بێ بەڵام لە دواییە کە دەرەجەی باشێنێتەوە و پلەکایەنێتەوە سوپاسی گوزاری دایک و باوکێکا کە زەختیان لێ کردو فمەوزوعی ئەم ڕۆژوەش بزەبەت لە ڕۆژی قیامەتە حکمەتە ئیلاهیە گەورەکەیە بدۆزینەوە بەس بینەوە سەر مەوزوعی حکمەتە تەنیشتەوە کۆمەڵێ شت باس کراوە لە مەوزوعی بە ڕۆژوو بوون من تکام وایە ینی لە خۆشەویستان کە سوودە چۆن ئینشاءڵڵا ینی دڵیان ئینشاءڵڵا ئەو سوودە شەرعیانی دەسەکەوێ هەموو ئینسانێکی مسلمان پشتیوان بەخۆی گەورە با سوودە تەندروستیەکانیشی وەرگێ فرسەتێکی زۆر گەورە وەکو کابراایەکە لە تۆ سەردانی شوێنێکەکەی ئەڵێ هەر فرستەتە من هاتووم بێمەوە سەر بابەتە مەوزوعەکە ئەوان لە ئەگەر وشەی فاستنگ واتە وشەی بە ڕۆژوو بوون ئەگەر بیخینە ناو با بڵین ئەتەرنێتەوە لەو ناوەندە زانستیانە بە دوایە بگەڕین سەها توێژینەوە سەها هزار توێژینەوەی زانستی لەسەر ئەم بابەتەیە هەیە کاڵێم سەها توێژینەوەی سەها هزار توێژینەوەیان 10,000 توێژینەوەی زانستی لەم بابەتە هەیە ناوەندە زانستیە گەورەکان کردویانە ناوەندە زانستیە گەورەکان کە لە لای ئەوان وەکو لای ئێمە چۆن قورئان ئیتر دەستوری ئێمەیە لای ئەوان لەو ناوەندانن کە ناوەدی بەحسی علمیە مەسەلەن بەسوینێک لە لانسێتی ناوەکەنە بنەمایشیانیان بەزەبەت ئەوەیە بگەڕینەوە بۆ ئەوە باسی سوودەکانی ڕۆژوو کراوە سوودە زانستیەکانی ڕۆژوو کراوە لەم هەموو توێژینەوە زانستیان دەبان من مەڵێم فاستنگ وشەی فاستنگ ینی بە ڕۆژوو بوون نەک ئەو بە ڕۆژوو بوونەی ئێمە کە ئێمە لە مانگی ڕەمەزانە لە هەموو خواردن و خواردنەوەیە ئەوان باسی فاستینەکەن هەر چەندێت لە خودی خۆی لەسەر ڕەمەزانیش یەک دنیا 1,000 توێژینەوەی زانستیش ئەوش کراوە من باسی غەیرە بسڵمان کە کردوێتی لەسەر و سەیفا لەسەر باشە بەس بەزەبەت و ژی زانستی خۆیان ئێمەوە بگەڕێمەوە سەر بابەتەکە چەند ینی باسی سوودەکانی بگەن من پێشەوەی باسی ئەو سوودانە بکەمە مێەوە بڵێم ئینسان بە خۆگرتنەوە لە خۆراک لە ماوەی 18 ساعات تا 20 ساعتە هیچی لێ نایە یعنی هیچی لێ نایە تۆ هەر نیو کیلۆ لە لەشی من نیو کیلۆ لە لەشی ئینسانە بە حدودی نیو کیلۆ تقریبا باشە تقریبا بە حدودی 3500 کیلۆ کەلری 3500 کیلۆ کەلری ئەمە بەس نیو کیلۆ ئەمە نیو کیلۆ ینی کیلۆیەک بە حتا بە نزیکی 7000 کیلۆ کەلری 7000 کیلۆ کەلری زۆرە ماوەی کە خۆتەگریتەوە چەند پێویست بچەنە چەندێکە ئەو پەر ئینسان تقریبا پێویستی بە 2000 کیلۆ 2500 کیلۆ هی ئەوە کە وەکو خۆت بمێنیتەوە وەکو خۆت بەس خۆتە زانیە ئەمە لای ئێمە نەفەرمان نییە 10 کیلۆی زیاد نەبێ و 15 کیلۆی چاوری زیاد نەبێ و 20 کیلۆ چاوری زیاد نەبێ فبۆ ئەوەی تۆ ئەم سوودانە وەرگین با بێمە سەر مۆزوعی سوودەکانی توێژین با بڵێن بە ڕۆژوو بوون تاوان بناسە پێشەوەی لە هینایە لە زانستەکانی ئەوانە باسی وشەی فاستنگەها باسی کراوە زاناکان باسی دووسێ شت کراوە زۆر سەیرە بەڕاستی لە لای منەوە گەر بێمە باسیکەین لەوانە پێوترێ پیرۆتیک فاستنگ یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ فترێ بە ڕۆژوو فترێ بە ڕۆژوو نابی بەم شێوازە یان هینێکی تر هەیە کاتێکی تر هەیە تێرمێ وشەیەکی تر هەیە پێوترێ تایم ڕستریکتد فاستنگ واتە لە ماوەی ئەم 24 ساعاتە لە 6 ساعاتی خواردنەکەی ئەخوات و ئەو باقیەکەی بە ڕۆژوە بێ باشە جاری وا هەیە مستەڵاحێکی تر هەیە لە 2-5 باشە 5 ڕۆژ بە ڕۆژوو نابێ 2 ڕۆژ بە ڕۆژوە بێ وەکو چۆن لای خۆمان دوشەمە و پێنجشەمە بەڵێ لە ناو توێژینەوەکان هەیە ینی هین کراوە باسی سوودەکانی ئەم بابەتە کراوە فبۆ من مەبەسمەوەی ئینسان کە بە ڕۆژوو ئەبێ من باسی ئینسانێکی تەندروست دەکەم وساز بۆی شەکارمان بۆی بینەران تێبگەن لە مۆزوعەکە دوای خوا نەخواستە کەسێک کە نەخۆشیە شتێکی هەبێ ئەو بالضبط چکە ئێمە حالیان بۆ کەسێکی تەندروست قساکەن وشەکە باسی نەخۆش کرا قسەکانمان نەگۆڕی فەئینسانێکی با بڵێن تەندروست بێ و بێگومان تۆ خلالی ئەم ساڵەیە کۆمەڵێ خواردن ئەخۆی لە حەدی خۆی لە لەستایە هەمووی کۆ بێتەوە لەش عاقڵە عنی ئەم شتانە کۆکاتەوە خواردنی خەزنیەکە بۆ لەڵێ بۆ کاتی هین کاتی تەنگانە ڕزە بەدار وایە بۆ کاتی تەنگانە پێویستی پێ بێ ئەو کاتە
بەکاری هێنێ فلەوانە تۆ یەکێک لەوانە ئیسە ئینسان حالیەن مرۆڤایەتی بەدەستی چیەوە بەدەستی چیەوە ناڵێ بەدەستی کۆمەڵێ نەخۆشیەکانی دڵە قەڵەویە چەوریەکانی خوێنە باشە شەکرەیە ئەمانە هەر هەمووی پەیوەندی بە چیەوە هەیە وساز هەر هەمووی پەیوەندی بە کێش زیابوونەوە واتە کێش زیابوون مەبەستم زیابوون لە چەوریە فهموو توێژینەوەکان ینی دۆزیانەتەوە ینی با بڵێن دەریان خستووە کە ڕۆژوو بە ڕۆژوو بوون باشە ڕۆڵێکی هەیە و خۆشمان توێژینەوەی زانستیمان کردووە باسی لەسەر ڕەمەزان کردومانە باشە و لەسەر ڕەمەزان چەنەها توێژینەوەی زانستی کراوە بینراوەتەوە کە ئەم ڕۆژوو بوونە بەم ڕۆژوو بوونەی خوخینە ڕۆڵی هەیە یەکەم بۆ دابەزاندنی کێش باشە کاڵین دەباز دابەزاندنی کێش بەنی مەبەستمان دابەزاندنی چەوریە چەوریەکانی خوێن کە ئەینا خەڵک ئەناڵێنێ بەدەستیەوە باشە نەخۆشیەکانی با بڵێن جونگە و ڕۆماتیزم نەخۆشیەکانی چەوریەکان وەکوتم ئیتر نەخۆشیەکانی دڵ حتا زەخت ئەوەی کە زەختی هەیە ئەمە هەمووی لە توێژینەوەکانە سەلمێنراوە بەڕاستی کە ڕۆڵێکی باشیان هەیە بەڵام لە هەمووی گرنگتر ئێستاکە ئێستا پرۆسەیەکە پێوترێ پرۆسەی کە خانەکان پرۆسەی شێرپەنجە چۆن شێرپەنجە دروستە بێ ئێستا با بڵێن ڕۆژووبوون بینر ینی سەلمێنراوە ئەمە سەلمێنراوە کە بە ڕۆژووبوون ڕۆڵێکی هەیە ڕۆڵێکی باشی هەیە بۆ خۆپاراستن لە شێرپەنجە فامش بەڕاستی کە پێوتری عملی سەرەتانیەکان چالاک ناکات بەڵکو بەعکسەوە هینیەکات بالضبط ئەو نایەڵێ خانەکان تووشی سەرەتان من ینی بڕۆنە مەرحەلەی سەرەتان کەواتە لە هەموو ئاستەکانیان لە هەموو کایەکانە ڕۆژوو گرتن بە ڕۆژوو بوون خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە چەکێکی کاریگەرە کاکتۆر ئەگەر جنابەت پسپۆڕی مەجای خۆراکیت ئەگەر بڵین ڕۆژووبوون کام ڕۆژووبوونەیە کە تەندروستە بۆ جەستا یعنی ئێستا هەمووان بە ڕۆژوە بین بە سەیرەکەی جاری وایە کێشمان زیاکات جاری وایە نەخۆشەکان لە شوێنی خۆیان جاری وایە پێویستمان بۆی حەبی شەکرەکە بخۆین ئەگەر هەیە شەوان زۆرە هەیە کەمە خۆ کامەیە ئەو ڕۆژوەی کە هەمتر تەندروستە هەمتر خێرێکی باشیشمان دەسەکەوێتی جوان طبعا وەکوتمون ئەم ڕۆژوە ڕۆ کەوتووە باسیکەی ڕۆژوو مانگی ڕەمەزانە ینی باڵین ئەم ڕۆژوە و ڕۆژەکانی ترکە باسکراوە هەمووی سەلمێنراوە کە ڕۆڵێکی باشی هەیە بۆ تەندروستی بەڵام مۆزوعەکەی ئەگەری ئینسانێک کە نەخۆش بوو خودی خۆی بە ڕۆژووبوون یارمە ینی وەکو وقایە وایە وەکو با بڵین ناوی چیە خۆپاراستن یعنی ڕۆژوو وەکو خۆپاراستن بۆ نەخۆشیە درێژخایەنەکان باشە ڕۆڵێکی زۆری باشەیە وەکو خۆپاراستن ئەمما یەکێک نەخۆش بێ بۆ کان نەخۆشانە باشە بەڕاستی و ئەم ڕۆژەی کە ئەو ڕۆژوەیش کە ئێمە باسیەکەین و بەڕێستانیش باسکە تەمان ڕۆژوو باگی ڕەمەزان زۆر باشە بۆ ئەو کەسی کە نەخۆشی شەکرێ هەیە جۆری دوی هەیە بەڕاستی ئەو کەسی کە چەوریەکانی خوێنی هەیە بەڕاستی خۆی ئەتوانێت لەم مانگە ڕەمەزانە فرسەتێکی باشە بۆ ئەوەی ئەو چەوریانی بۆ دابەزێنێ بۆ ئەوەی ئەو کێشەیدا بە کێشی دابێت کێشی زۆر ئینسان بۆ چەوری جگەر بزەبت فعلا ڕۆڵێکی زۆر باشی هەیە بۆ چەوری جگەر چەوری جگەر مۆزوعی چییە مۆزوعی قەڵەوی بە تایبەت منتیقەی ورگ کە قەڵەو بوو مانای وایە ئینسان ئەو یەکێک لە هینەکانە کە چەوری بەڵام کێشەکە لە چیایە ماوەسا کێشەکە لەوەیە تۆ بتەوێت ئەم سوودانە وەرگری با ئینسان برسی بێ مشکلەی نییە بەڕاستی یعنی تۆ برسی دوێ گرفتی نییە تۆ فعلا نەبێ برسی دروست نابێت بالضبط بۆ چکە تۆ ئەگەر بن باسی فەسلەجەی لەش بکەم ما بڵین بە شێوازێک چۆن دەروست بیدایەت ئینسان احتیمال دەکاتە سەر شەکر لە لەشی ئینسانە وەکو سەرچاوی وزە یەکەم سەرچاوە بۆ وزە شەکرە باشە کە شەکر نەما لە لەشی ئینسانە باشە لە لەشی ئینسانەوات من بسم لە جگەرە باشە بەشی 4 ساعتە مەسەلەن دوای 4 ساعتەکە دوای تا 5 ساعت ئەو چەوری ئەو شەکرانەی کە لە جگەرە هەیە نامێنێ پاشان ئەتیما دەکاتە سەرچاوی دووەم ئەمە لێرەیە خێرەکەی دەست بکە لێرە نیعمەتەکانی ڕۆژوو دەسی پێکە نیعمەتەکانی ڕۆژوو لە کاتێ دەست ئەەکەی بە چەوری کە بوو چەوری بوو بە سەرچاوی دووەم بۆ وزە ئەلێرە نیعمەتەکە دەست پێکە بەکاری هێنێ پارەی یەدەگ وایە وڵات بەڵێ عێراق خاوەنیەوەنە یەدەگ پارەی نازانم ماوەت بالضبط فچەوریەکان کە دەستی پێکرد لە چەوریەکانی تواوە لێەوە نیعمەتی گەورە بۆ مۆزوعی
لەش دەسی پێکات و چەودەکانت ئەتواوە تۆ خەریکە چەند ئاسانی ناتوێتەوە چکە بۆ وتم ناتوانین ئینسان ئێمە من خۆمان لە کلینیک ئەیبینین مەسەلەن ئینسانێک دێ کێشی زیایە خێرە سەر بەرنامەیە بەڕاستی جێبەجێی ناکات قورسە بەڕاستی خۆ بەڵام ئێستا فرسەتێکی باشە بۆ ئەوەی بتوانێت جێبەجێیکە ئەمە لە هینا ئەمە یەکێک لە سوودەکانی تەمان بەڵام وەکوتی مامۆستاش باسی کرد ئێمە یەکێ مشکلێکی گەورەمان هەیە مشکلەکە چییە؟ طبعا ئێمە توێژینەوەیەکی زانستیمان کرد لە نەخۆشخانەی بەخشین تقریبا 3 ساڵ بەلەیسە 3 ساڵ بەلەیسە توێژینەوەیەکمان کرد بڵاویشمان کردەوە و توێژینەوەیە سیرمان کرد و بزانم خەڵک لە کاتی بە ڕۆژوو بوون ڕۆژوو ڕەمەزان باشە چەندێک سوودی لێبینێ لە کێشدابەزین و چەودەکانی خوێنی ئەوانە پێش ڕەمەزان کێشمان قیاس کرد باشە جیازێکمانێ هەموو لەشی قیاسەکە باشەوە لەگەڵ ئەوەی شایە چەودەکانی خوێنی و هەموو تقریبا هەمومان قیاس کرد و توای پاش ڕەمەزانیش قیاسمان کرد یعنی مشکلەکە لەکوێیە مشکلەکە لەوەیە ئەومان دۆزیەوە هەندێک لەو کەسە لە ڕەمەزانە ینی پێش ڕەمەزانە چەندێکی خواردووە لە ڕەمەزانە شەوەی خواردووە واتە بە ڕۆژا بە ڕۆژوو بۆ بەڵام بە شەوا قەرەبووی کرد بە شەوا قەرەبووی کردێتەوە واتە لە ئیتر لە ڕۆژۆکەی شکانوە خەریکی خواردن و هەتا بەلاوتێتی ئەڵڵاهو ئەکبەر لە بەیانی کەواتە پرسیارە گرنگەکە ئەوەیە بە شەوا چۆن مامەڵە لەگەڵ بالضبط خواردنا بکەین ینی کەواتە کەوتور ئێمە ئەگەر بمانەوێت ئەمە لە ڕووی ئەجرۆنە ئاژشتێکی ترە لە ڕووی تەندروستی جستەوە گەر بمانەوێت ڕۆژوویەکی تەندروست بگرین ئەبێ بە هەمان شێوە شەویش نیمچە ڕۆژوویەکمان هەبێت بالضبط خواردن هەموو شتێک ئەگەر بمان باسکە ئێمە چۆنە ئەمە چۆن ڕوو بدە ئاسانە خودی خۆی ئەبێت تۆ ئەم دووژەمە بخۆی ئەم دووژەمەیە کە دووژەمەکەیت تۆ بووی سوودەکانی بە ڕۆژبوون و کەوتم خۆپاراستنە لە شێربەنجە بەڕاستی یەکێک لە خاڵە گرنگەکانەوە ئەوە ڕۆڵی هەیە وا خۆپاراستن چکە خانەی مرۆڤ ئەوە قانونێکە لە قانونی قورئانی شاتوانین باسیەوە بکە خانەی مرۆڤ تازە ئەبێتەوە ینی مەسەلەن بۆ نمونە خانەی تر لە پێستا خانێک ینی کۆندامەکانی تر هەموو خانەکانی لەش تازە بێتەوە ئەم تازە بوونەوەیە بەڕاستی گرنگە پێویستەکە تۆ چێ پێ تۆ لە بەیانیەوە بە ڕۆژوو بووی باشە لەشت گردوتەوە مەعیدەت گردووە لە خۆراک دوای ئەوە کە دەستی پێەکەی بە خواردنێکی زۆر قورسەوە دەستی پێ نەکەی بەڕاست بۆ ئەوەی سوودێکی لێ بەتەواوەتی لە ڕۆژبوونەکەیە ببینین ئەمە یەکەم ئەبێ ئەم دووژەمەی کە تۆ دادناوە دووژەمی سەرەکین لەم دووژەمەیە تۆ زیاتر نەخۆی یان ئەگەر ژەمێکی مامناوەندیش لە بینیانە بێ ژەمێکی کورد بێ لە هینایە لەوەی بینیانە باشە و هەندێک خۆراکەکە خۆراکێکی هاوسنگ بێ خۆراکێکی تەندروست بێ دوورکەویتەوە لەو خۆراکان کە وتم من مەبەستە خۆراکی هاوسنگ چییە؟ ئێستا باسەکەین خۆراکی هاوسنگ چییە؟ خۆراکی هاوسنگ ئەوەیە کە هەموو پێکهاتە خۆراکیەکان لەو خۆراکەیە و تەواجودی هەیە لەو سەو سفرەیە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئێمە بەڕاستی پاقلەوە خۆراکێکی هاوسنگ نییە هەلەواتێکی گەورە خۆراکێکی هاوسنگ لەنگی کە پڕە لە شیلە بالضبط تایبەتیش ئەگەر تۆ بەڕاستی زۆری لێ بخۆی یعنی ئێمە هەدەفەکەمانەوەیە هەدەفەکەمانەوە بەقەدەر خودی خۆتی لێ بخۆی نەک زیادە ڕەوی بکەی لە خواردنەکەی ینی کولو وەشرەبوو وەلا توسریفو مۆزوعەکە ئیسرافکردنەکە لە خۆراکەی بۆ ئەوی سوودی لێ ببینی بەڵێ بڕی خۆ مشکلە نییە خواردنەکە بخۆ بەڵام ئەوەنەش بخۆ تاکو لە ڕۆژە تحملی بکە باشە هەندێک خواردن هەیە تحملی زۆر دەکەین حەزەکەی ڕووی لەسەر خواردنەکان چی بخۆن مەسەلەن چی خواردنێکی سەر باشە من دەرفەتێک وەرگین ناو بڕێک وەرئەگرین دوایی ئەچینە لای کاک شێف نەریمان لەوێ باسی خۆراکماوەسا هەر لەسەرەوەی شێف نەریمانە ترسم بۆیە وا پشتیشی هەڵکردوکە تۆ شفتەکانی بڕات هەبێ بە قەڵ گونکی هینەکە بێت بە زووتی چاوەڕنیەتی ناسە کاتە بینەرە بە ڕێزەکان ناوبڕێک وەرەگرین بەوەی بچینە لای کاک شێف نەریمان لەوێ کاک دکتۆر ئازیەت کێشێندێک ڕوونکردنەوەی زیاترمان لەبارەی جۆری خۆراکەکانەوە پێ بڵێ بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی بەرنامەی سی گەوهەر بەردەوامە. خۆشەویستانم بەرنمەیە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفینسی بۆ دەستەبەرکردنی بەرهەمە خۆراکیەکان. قسەمان لەگەڵ کاک دکتۆر محەممەدە کرد لەگەڵ مەدەبانی بەڕێزە کاک شێف نەریمان
زەتی کێشاوە ئێستا خوانێکی ئامادە کردووە خوانەکەت بریتە لە چی کاکشف شفتەیەکی فرنمان هەیە ئێمە پێکاتەکانی بریتە لە ژێزەرە خیمەیە پیازە بیبەری ئەلوانە هەروە بێتەوە ویجیتاشمان بەکار هێناوە ئێمە ویجیتا ڕۆژی ئەگەر بزانیت ئەوانەیە بە تەنیشت ئەوە چی هەمان هەیە زەڵات هەیە زەڵاتیشی مشەکەلمان سوبێکم دروست کردەوە سوبی قارچک و جێزەرە دروستم کردەوە جێزەر و زۆر قسەت لەسەر ئەمانەت چییە ئەگەر لەسەر سفرەی ئێوارە هەبێت زۆر چاک طبعاً وەکوتە من بیدایەتەوە بە ڕۆژوو بیتە چەند سەعاتێ نانە نەخواردەوەم خانانە تێکشکاون پێویستە بە چییە ئێستا پێویستە بە زۆر یعنی جارە مەعیدەت بەتاڵە پێویستە کاجارێ پێویستی بە ئەوەیە بە شۆربایەکە بۆی تەڕبوونەوەی مەعیدەیەکی بۆ دروست بێ ئەمە یەکەم دووهەم پێویستە بە پرۆتینە سەرچاوەیەکی پرۆتین هەیە خودی خۆی ئەم پێ خۆراکانە خۆی عادەتەن خۆراک لە چی پێک دێ لە شەکر پێک دێ لە پرۆتین پێک دێ لە چەوری پێک دێ باشە ئامەسیانە ئەو دوانەی تر کە باسێکەکەی مەوزوعی میوە و سەوزەیە کە ئەمە پێوترێ سفرەیەکی تەندروست کە لەسەر سفرەیەکە هەبێ نانیشمان هەیە هەر زۆر باشە ئەمە بابەتەکەی کە بەڵام پێم باشە با بڵین لەسەر سفرەکە بەیانین ئێوایە با بڵین کاتی بەربانگ با بڵین یەکەم شت پرۆتین سەرچاوی پرۆتینێکە بێ ئەم پرۆتینە ئیتر ئەگەر سەرچاوەکەی ڕۆکی بێ وەکو نیسکە نۆکە لۆبیایە ماشە فاسۆلیای هەرچێک بێ ئەمانە سەرچاوەیەکی ڕۆکی بێ یان سەرچاوەیەکی مەسەلەن با بڵین ئاژەڵی بێتر گۆشتەمەنیەکانە گۆشتی مریشکە گۆشتی حیوانە باشە یا قیمەیە وەکو شفتەکە کردوێتی ئەکرێ قسەکەش لەبیر نەچێتەوە ڕۆژێک ڕۆکی بێ و ڕۆژێک ئەکرێت زۆر ئاسایی ئەکرێ بەڵام خۆتەزانی پرۆتینی حیوانی ئاژەڵی تەواوترە باشترە کامڵترە لە پرۆتینی بەتەنیشت پرۆتینەکانەوە چی بەتەنی چی پرۆتینەکان ئەمە پرۆتینی خوارد باشە پێم باشە لە وەکو وتم پرۆتین بدایەتی تیابێ لەگەڵ چی لەگەڵ شۆربایەکە و شەکرە مەبەسم شەکر نشاستەکەی تر یا برنجە یا نانە مەسەلەن وجود تەواجد دێبێ بەڵام کەمتر بێت لەوەی کە لە بۆی سوودەکەی باشتر لێ ببینی بەڕاستی ئەمە لەکوێیە لە کاتی بەربانە طبعاً زەڵاتەی پێویستەوە کۆ دەمە زەڵاتێکی جوانە زۆر مهمە سەوزە زۆر گرنگە بەڕاستی لە هەموو سفرەی تەندروست کە باسی سفرەی تەندروستەکەن دائما سەوزە و میوە بەیەکەوە نوسخامە بەپی هەموو ناوەندە زانستیەکانی دنیا بێ سەوزە و میوە بەڕاستی بەیەکە وجودیان هەبێ سێ سەوزە لەگەڵ یەک میوەیە بەم شێوازە باس کراوە باشە بۆ لەبەرەوەی شکلی تایە لە میوەکەیە باشە نیعمەتێکی گەورەیە میوە هیچ مەجالێکی تیانە بەڵام چکە بۆ لەبەرەوەی دش ئەکسەدەی تایە تو ئەم هەموو خواردنا خۆی لە چاوریەکانە لە پرۆتینەکانە پێویستە بە دژاکسەدەیە پێویستە بە کانزاکانە پێویستە بە ڤیتامینەکانە لەکوێ هەیە لە سەوزە و میوەکەی هەیە بە تەواوەتی بۆیە باسیش کراوە بۆ ئەوەی شەکرەکە زۆر شەکری میوەکە زۆر هەڵنەمژێلە لە شت ئەگەر ئینسانی قەڵەو بوو کێشی زۆر بێ بۆی سوودەکە زیاتر بینە سەوزەکە زیاتر بخوا و زەڵاتەکە باشتر بخوا لەو کاتێ فەسەرچیتر وەکوتم یەکەم جار بە هینێ دەست پێ بکەی شۆربایەکی باش بێت شۆربای سوپەکە مەسەلەن ئیتر هەر سوپێک بێ نیسکە مەسەلەن شۆربایەکی تر بە ماوە شۆربایەکی سەوزەیە بەڕاستی دروستی کردەوە بەڕاستی شتێکی باش ئەگەر چاوێکی پرۆتینیشی تیاابێ خراپ نییە وەکووتمانی تر گۆشتە مەسەلەن مریشکە هەچکەتیابێ قارچکە هەر گرفتێکی نییە ئەمە بەڕاستی ئەمە خاڵیەکە بەڵام دوای ئەوەی کە ڕۆژەکەی تەمان وەکوتم تۆ شەکر لە من لەشتا نەماوە بە هیچ شێوازێک شەکر لەشتا نەماوە لە شت چەوری توانێتەوە لەو کاتەیە پێویستە کاتۆ ئێستاکە لە شت چی بیتێ شەکرێکی بەسیتی بیتێ شەکرێکی ئاسانی بیتێ بۆەوەی تااقەت و وزە و بێتەوە هەموو بۆ ئینسانێکی تەندروست لە چیە خۆی بینێتەوە لە خوورماکەیە وتەواجدەکە لە چەند دەنک وەڵڵاهی بەپی ئەو ئینسانە هەدەفەکەی چییە ئەوێ کێشی هەرباوە مهم وەیە ئەو حیلە لەکم و طیبات و طیباتەکە بخۆی مشکلەی نییە بەڵام ئیسرافی تیامەکرد خودی خۆشی مەسەنی کێشی خۆیەکە کێشی زۆرە بۆی خۆی بگرێتەوە ئیسفادە لە ڕەمەزانەکە خورما یاری داناوە لقمە قازی و پاقلاوە و شربەت و ئەو شتانە بەکاربێنێت ئەو مشکلەکەمان کێشەکەمان لەوەیە توێژی لەوە زانستەکەمان کە باسم کرد زۆربەی زۆری پێنج لقمە قازیە خوا و دوو پاقلەوە خوا و لەوێ شربەتێکە پێم بڵێ سوودە تەندروستیەکانی نەک سوودە شەرعیەکانە سوودە تەندروستیەکانی ڕۆژ ڕەمەزان لەکوێیە بێ بەڕاستی ئیسفادەیەکی وای لێ ناکە کاتۆر ئەگەر پرسیارە لێرە بکەم زۆر کەس گیرۆدەیە بەدەست چەوری ورگ یان بەڵێ
ئایا لە ڕەمەزان ئەگەر بە تەندروست خواردن بخوا چەوری ورگ دابەزێنێ بە دڵنیاییەوە دایە بەزێنێ وەکوتم چەوری ورگ یعنی هۆرمۆنی کۆرتیزۆنی بەرزە یعنی تۆزێک نانی زیاتر خواردووە یعنی تۆزێ برنجی خوا زیاتر خواردە یعنی تۆزێک کێک و پاقلەوە زۆر کەم کاتەوە ئەمانە کەم کاتەوە هیچ مەجالی چکۆ چەوری ورگ یعنی ئەو مۆزوعەیە چەوری ورگ مەوزوعی جگەرە جگەر ئەی خاتە ئەوەوە مەخزەنی جگەرە مەخزەنی کەزانی چەوری مەبزانە چەوری جگەریشی هەیە يعني مجالي تيانا تشولي جري فبوي تو سوتي اللي بالفيديو معنا براسي جرينجا لويا وجودي هذه اما ياك بالله سر شربتك انا ظالم باسي او ماك ام جاء امان شربة واني شربتي تشين شربتي فريشه شربتي فريشه بله يعني هر ميوه كراوه بله اقروان ابو ئەگەروانە بوو شەربەتەکانی تر وەکو شەکرێکی زۆری تایە ئەمە مەسەڵ شەکری زۆر تایە جگە لەوە شەکرەکە خودی خۆی شەکرەکە ئەمە میوەیە هەرچەندە بە میوەی خۆی باشترە بەڵام تۆ ڕەمەزان ئەتوانی ماستاوەکە سوودی باشترە بەڕاستی شەکری بە زۆرترە گەر بە شەکری زۆرترە چکە توی دەبێتەوە شەکری زۆرترە بۆیە بێت سەوزەیەک و زەڵاتەیەکی زیاتر لەگەڵا وا زۆر زیادە خۆریشی تیان نەکرێت سوادی تایە پێکاتەیەکی زۆری تایە لە هەمووی مهمتر مۆزوعی سەوزە و زەڵاتە ئەبێ لەسەر سفرەکەی هەبێ بۆ لەسەر سفرەکەی وجودی هەبێ بۆ تەندروستی قۆڵۆر تۆ ئەو بەکتریایانە تۆ چەندێک لە شت ئینسان لە 8 ملیار خانە پێک دێ 8 ملیار خانەی تری بلیار ببوورە خانەی تر بەکتریایە ئەو بەکتریایە پێویستی بە چییە پێویستی بە خۆراکێکی چییە پێویستی بە سەوزەیە پێویستی بە میوەیە ئەمانە خواردنی باشن بۆ بەکتریا بە سوودەکانی لە تصوری ناکەی لە 195 و بەکتریانەی کە باسمان کرد لە قۆڵۆنایە باشە سوود بەخشەکان هەردووکی تایە طبعا ئەوان هەردوو سوود بەخشەکان و زیان بەخشەکانی تایە بەڵام بەهینەژێن بەیەکەوە ئەژین ینی ئەوەیە بۆیە تو بێ خواردنی سوود بەخشەکان بابڵێ زیادکەی حەزیان لە چیە حەزیان لە سەوزە و لە میوەیە مانە مەوزوعەکەی چونکە خودی خۆی ئەم بەکتریانێک کە لە قۆڵۆن هەیە نیسەکاتی نییە بەڕاستی بەڕاستی کەم پەیوەندی بە هەموو نەخۆشیەکان هەیە زۆر عەجیبە زۆر یعنی دکتۆر ئەگەر وا دابنین سفرێکی هاوسەنگمان هەبوویەوە هەموو ئەو شتانەشی تیا بوو کە جەنابەت باست کردن بڕی خواردنەکەی چەند بێ و چۆن بێ باش ینی هەیە لە سەر سفرێکی هاوسەنگیش زۆر دەخوات پێی جایزە یا جایز خودی خۆی وەکو وتم ئەکەوێتەوە سەر هەدەفی ئینسان خودی خۆی ئینسانەکە ئەوێت چی لە لەشیکە ئەم مانگی ڕەمەزانە هەدەفەکە و چییە هەدەفەکە و چێشت دابەزێنی چێشت زیاکەی خودی خۆی هیچ حرامێک نییە تۆ مەسەلەن بۆ نمونە مادام طیبە بەس ئیسراف تا ئیسرافی تیانە بێت مشکلەوە چی ئەمە ئێمە کنان ئەخۆین کە بۆ حەز ئەی خۆی نەک بۆی برسیمان بێ ینی ئینسان کە وەختی نانەخوا کە برسی بێنجا بەقەدەر برسێتەکەی خۆی بەڵام ئێمە زیایەکەین زیادە ڕێک کێشەکە لە زیادە ڕێوەکەیە بەڕاستی یعنی تۆ ئەوەنە بخۆی کە تێر بووی تر لەوە زیاتر بەڕاستی هەستت کرد زیادکەی کێشەی نابێ ئەو کات پرسیار بەعزێ کەس تەجروبەی خۆیە کات هەڵێ من کە تۆزێکم خوارد ئەزانم هەر برسیمە توانم ئەوەی تریش بخۆم بەڵام دوای تۆزی خۆم تێرە بم بەو تۆزە بەو بەشە تێرە بم ئایا تێربوون هەیە نیمایدە هەستەکە بۆ کە ئێتر پێویستی پێی نیە و برسیشی نییە بەڵێ بە دڵنیاییەوە چونکە بۆ لەبەرەوەی دوو هۆرمۆنی گرنگ هەیە مۆزوعی هۆرمۆن لە مەعیدەیە مۆزوعی هۆرمۆنی مەعیدەیەکیان ناوی گرینینەیەکیان ناوی لپتین ئەمانە ئیشارەت بە مێشکەڵن ئەڵێن یەکێکیان ئەڵێ بەسە یەکیان ئەڵێ برسیتمە یەکێکیان ئەڵێ تەواو لە خانە چەودەکان ئەڵێ لپتین ئەڵێ بەسە ئەوە نەهاتە لەشەوە ئیتر بەسە زۆر گرنگی هەیە ئەمجا لەوەیە لە بیرم چوو ئەوەش باسکەم بە ئەمانش گرنگن بەڕاستی ئەم بەهاراتانە بەڕاستی ئەمە عشابانە بەڕاستی گرنگە بەڕاستی هەر بە تایبەت هەندی عشاب هەیە پێوتری هەر مستەڵەحێکی بە عەرەبی پێوتری عشاب ئامینە مەطبەخیەن ئامینە مەطبەخیەن یعنی سەلامەتە هەموو توێژینەوەکان سەلمانیانە بۆیە ئیساکە لە مەطبەخە هەیە لە تەواجودی هەیە لە مەطبەخە من پێم باشە ئەو شەربەتەی کە ئێستاکە وجودی هەیە تۆزە زەنجەبیلی تیان زەنجەبیل دژە ئەکسەدەیە زەنجەبیل نیعمەتێکی گەورەیە بەڕاستی باشە نیعمەتێکی زۆر گەورەیە بە تایبەت دژە ئیلتیهابە کای دکتۆر شتێکمان لەبیر چوو لەسەر سفرە هەبێ خواردنەوە غازیەکان ئافرین خواردنەوە غازەکان ئەلەوەیە کە نەفرێک ناڵێم لە توێژینەوەکەیە کە کردمان پێش ڕەمەزان تقریبا 30,000 کیلۆ کەلەری خواردبوو دوای ڕەمەزان خوایە کە وەرقەکەمان هێنا و سەیرمان کرد لە ڕەمەزانە ڕۆژی وا بووە 5
5,000 کیلو 4,000 کیلو کەلەری خواردووە ئیخوای ئەم 4,000 کەیخینە ناو پرۆگرامێکەوە بەرنمەیەکەوە پێمانەڵێ ئەڵێ ئەوەنە کیلو کەلەری خواردووە ئەم نەفەرە دوای بانگ کرد و دمدای عزیز وەرە بزانە تۆ چی خواردو لە مانگی ڕەمەزانە بۆمان دەرچوو ئەو مۆزوعە ئەو غازیانە غازیەکانە ئەو لقمە قازی و پاقلەوە و ئیتر ساردیانەی کە شەکلیتیانی ئەوە شەرعی نشتە ئەو ساردیانەی کە شەکلیتیان نییە کەنیوا مەشهورەکە شەربەت ئینەکان دایتەکان خودی خۆی کەلەریتیان نییە چکە شەکلێکی تایە شەکرەکە کەلەری نییە یاواتە وزەی نییە بەڵام یەک مشکلەی هەیە ڕاستی یەک مشکی زۆر خواردنی بۆ دوو مشکلەی هەیە مشکلەیەکی بۆ گورچیلە مشکلەی هەیە مشکلەی دووەمی بۆ ئەم بەکتریایانە ئەم بەکتریانەی کە لە قۆڵۆنە باشە بەکتریاکان هەمویان ناهاوسەنگە بن بە دایتەکان ئەمە خواردنی با بڵێن ئێوارەکەی باسی خواردنی پاشۆتان بکەم بەڵێ بەم زەڵاتی تۆزێ بەری نام لاوە بینەرەکانی ببینن کاکتۆر بە ئیجاستان دەرفەتمان نەدایە کاک شێف نەریمان دوو قسەمان بۆ بکە کاک شێف نەریمان دروستکردنی ئەمە زۆری تێ چێک دروستکردنی سەڵاتی شیوای هیچ تێ ناچێ وەڵا هە زۆر پشتێکی بەسیتە و کەلەرمە کاهوە وەکو مەصرفیش مەصرفی توانی مەسەرەن کیلۆیە لە هەر یەکییان هەبێت لە ماڵەکەی بەشی چەند ڕۆژێکی چەند ڕۆژێکات ڕاستی لە ئەوروپا ئاماژیان بە زەڵاتەکە کرد کە مەوەسا عەباس زەیتی زەیتون چ سوودێکی هەیە بۆ زەڵاتە زەیتی زەیتون جا وەڵام پێویستی بەسی حڵقەیە مەگەر ئەو ڕەمەزانە بەس لەگەڵ مەگەر ئێمە دانشن بەس ئەم سی حڵقەیە باس زەیتی زەیتون گەورەترین نیعمەتە لەسەر گۆی زەویە گەورەترین باشترین نیعمەتە لەسەر گۆی زەویە هیچ زەیتێک بەقەدەر زەیتی زەیتونە نییە ینی هیچ مەجالێکی تیانی ئەم زەیتی زەیتونە چکە هەموو توێژیرەوەکان سەلمانیەتی کەوچی بخەیتە سەر ئەمە ئیسفادەی زەیت و زەیتونەکە ئەبینی بەڕاستی زۆر گرنگە بۆ هەر هەموو شتێک گرنگە بۆ یتر لەیرە توانم بڵێم بیوەستێم چکە زۆر گرنگە بەڕاستی زەیتی زەیتون طبعا زەیتی زەیتونی نیشیتیایە ئەو دوو جۆری بەکتریایی تایە بۆ بەکتریای سوودبەخشی تایە بۆ قۆڵۆنیشەوە باشە ئەمە مەوزوعی زەیتی زەیتونەکە طبعا زشتی زۆرە لەسەر زەیتی زەیتون باسی کەین بەڕاستی ئەوش میوەکانە ئەو میوانەیش بەڕاستی گرنگن مامۆسامانە لە دەرفەتی دوم و لە قۆناغی دۆماوەکو با بڵێن سەعاتدا 11 بخورێن میوەکان ئیسفادەیان ئەبێ بە تایبەتی لە ڕەمەزانە من شویستم ئەوە بڵێم ئەتوانی هەردووکی بکەیت توانی لە کاتی مەسەلەن بۆ نمونونەکە شۆربە خۆت خودی خۆی کە خورماکە خۆی میوەیە بەڕاستی باشە ئەتوانی لەو کاتیە بی خۆی بەڕاستی میوەکە و توانی دوای ئەوە وەکو وتم خۆت باسی کرد میوەکە تۆزێک درنگکەی بەڕاستی ئەو کاتا توانی بخۆی بەس بە مەرجێک وەکووتمان میوە لەگەڵ سەوینایە سەوزەیە بخورێ باشە واتە گەر تۆ ئەمجا کەم شیرێ بخورێ ینی من دایمەن ئەیڵێم مەسەلەن بۆ نمونە تۆ جۆرە میوە بۆ ئەوەی لە هەموو ئیسفادێ بکەیت لە هەمووی ئیسفادێ بکەی قاشێ لەم سێوە بخۆ قاشێ دوو قاش لە پرتەقاڵەکە بخۆ دوو دەنگ مەسەلەن ترێ بخۆ باشە ئەمە هەمووی خوارد و ئیسفادت لە هەمووی کرد و هەر یەکێک و پێکاتەیەک و هیدێکی تایبەتی تایە باشە سوودێکی تایبەتی هەیە بەڵام لەگەڵی شایە سەوزەکە و خوارد کاهوویەکی لەگەڵا بخۆ خەیارێکی لەگەڵا بخۆ یارمەتی دەری چیەکە نەمانە مە خودی خۆیان یارمەتی دەریەوە بن وەکو وتم بۆ تەندروستی قۆڵۆن زۆر گرنگەوە دژە ئەکسە دەکانیتە چکە تۆ لەشت لە بەیانیەوە خانەی تیاشکێ وەزعی گۆڕاوە بۆی پێویست بە چیە پێویست بە پرۆتینە پێویست بە دژە ئەکسەدەیە پێویست بەمانەیە بەڕاست زۆر باشە کاک لەسەر ئیزنتان ئێمە فاسلەیەک وەرەگرین و بۆی بچینەوە ستۆدیۆکەی خۆمان لەوێ پاشماوەی قسەکانمان نەکەین و درێژەوە بڕگەکانە دێن بینەرە بەڕێزەکان لەگەڵمان بنەوە بڕێکی کورد دێینەوە لاتە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی بەرنامەی سی گەوهەر بەردەوامە بەڵە بینەرە بەڕێز و خۆشەویستەکانەوەی ماوەتەوە لەگەڵ کاک دکتۆر محەممەد لەبارەی کاریگەری ڕۆژ و خۆراکانەی کە دەیان خۆین و بەکاریان هێنین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دێک گفتوگۆمان کرد ئەوەی ماوەتەوە دەربارەی پاشێ و هەندێک مادەی ترکاکرێ سوودیان لێوەربگرین بە تەنیشت چۆنێتی بەکارهێنانی مادەکانەوە بە تایبەتی لە پارچەوە چۆن ئەکرێ مامەڵە بکەین کاک دکتۆر دەست خۆش بێ ڕاستی پارچەوش گرنگە مامۆستا ما پارچە و نیعمەتێکی گەورەیە
فکریە زۆر باشە و من پێم باشە خواردنی پارچە و چەوریەکەی زیاتر بێ ئەها چۆن وتمان لە هینایە لە بەربانە پرۆتینی با بڵێن زیاتر پرۆتین دەست پێ بکە چکە لەش پێویستی بە خانەکانە تێشکاوە پێویستی بە پرۆتینە بەڵام لە پارچێ وایە چەوری باشترە بنمونەی مەسەلەن بۆ نمونە مەسەلەن تۆ ئەکەوێتەوە سەر خودی خۆی هەندێک کەس هەیە پارچێ وەکو بەرچایی ئەخوا هەندێک کەس هەیە نا چێشت دەخوا چێشتەخوا مەسەلەن بریشکە خوا لەگەڵ نانە مەسەلەن لەگەڵ تۆزێ برنجە هەندێک کەس هەیە مەسەلەن نەخێر کەرا ئەخوا پەنیرە خوا قەیماغەخوا هێلکەوڕۆنە خوا ئەمانە هەمووی خواردن و سفرەیەکی سەرەکیە بۆ هین بەڵام چەنە چەوریەکەی بە زیاتر بێ باشترە لەبەرەوەی چەوری عادەتەن زۆرتر ئەمێنێتەوە لە لەشایە باشە تااقەتێکی باشتری ئەداتێ بۆ زۆر ئەخواڵێ با برسیم نەبێ ئەمە دروستە بڵین دروست نییە مۆزوعەکە چەنێ بخۆی هەر دوای برسیت ئەبێ خۆی چەنە برسیت بێەوە باشترەوە گوتمان چونکە بۆ ئەوەی لەشت تەواو ببێت کە چەودەکان دوای لە بەکورتی بهێڵە با برسیت بێ فعلەنەوەیە مشکلەی نییە بەڵام نەک لە بیدە بەیانە وەکوی نان و ماسەکە خواردو بێ بەس نان و ماسەکە خواردو بێ هەر سعاتێک دوای 2 ساعت چکە شکرێکی تایە و ئاها شکێت و دوای برسیتە بێ بەڕاستی کاتۆرەگەر هەندێک کەس کێشەی تینوێتی هەیە ئێستا بۆ نمونە خەیار چ خواردنێک ئەو کەسە ئەهێڵێتەوە کەمتر تینوی بێ خۆی ئەوە گرنگە بەڕاستی وەکوتم وەکو وزە وەکو تاقە ئێمە مشکلەمان نییە بەڕاستی ئینسان تووشی مشکلە نایە وەکوتم ئەگەر مانگێک تۆ نانیش نەخۆی لەشت ینی بەشیەکە بەس مۆزوعەکە خینە ئاوەکەی ئاوی تەواوەتی وەرگێت لە شتی تر ئاو لەکوێ وەکو خودی ئاوەکە یان وەکو میوەیەکە مەسەلەن هەندێک میوە هەیە ئینیتیایە ئاوی زۆرترتیایە باشە یانەوە تا مەسەلەن بۆ نمونە شلەمەنیەکانە شلەمەنی لە بەیانانە بخورێ بۆی لەشت بەتەڕی بمێنێتەوە تا بتوانێ لە ڕۆژەکەیە ئەوە گرنگە بەڕاستی لە مۆزۆی ئاوە ئێمە هەموو ئەمانی کە قسەمان کرد وتمان کەسێکی نمونەی و تەندروستە بۆ کەسە نەخۆشەکان بەتایبەتی ئەگەر ڕێنماییت هەبێ لەگەڵ دکتۆرەکانیان قسە چۆن بکەنیانی گرنگترین شت ئەوەیە گەبێ لەگەڵ پسپۆرێکی خۆیان قسە بکە یەکەم ئەوەی کە شەکرەی هەیە شەکرەکە چکە بێ بە دوو جۆرەوە جۆری یەکەم و جۆری دووەمە ئەوەی زەختی هەیە پێم باشە ئاو زۆر بخوا ئاگادار بێ خوێکەم کاتەوە لە خواردنەکەیە بەڕاستی و ئەو نانەی کە دروستێکە خەنانەکە خوێی کەم بێ باشە سەوزەکە زیاتر بخوا لەوانە مەسەلەن ئەو کەسی کە زەختی هەیە سرکە بخوا زۆر بووی بە بەڕاستی سرکە پۆتاسیۆمی زیاترتیایە و بەکتریایی سوودبەخشی زیاترتیایە بۆیە ڕۆڵێکی باشی هەیە هەم بۆ شەکرەکە باشی ڕۆڵی هەیە هەم بۆ توەندروستی قۆڵۆن باش ڕۆڵی هەیە کە بەکتریاکە بۆ شەکرش باشە سەکریت سرکە بۆ شەکرش باشە بە دڵنیاییەوە سرکە بۆ زەختیش باشە سرکەی سێوی سروشتی باسەکەی ئەگەر سروشتی بێ یعنی دووبارێکە ئەگە سروشتی بێ بۆ هەردووشی باشەوە بۆ چەورەکانی خوێنیش باشە بۆ لەبەرەوەی وەکوتم کۆمەڵی بەکتریای سوودبەخشی تایە پۆتاسیۆمی زیاتر تایە لە سرکایە بۆیە بۆ ڕۆڵێکی باشی هەیە بۆ ئەوانە بەڕاستی ئێمە مادومان کردی کاک دکتۆر ئەگەر شتێک ما بێتەوە ئێمە نەمان پرسی بێ بە پێویستی بزانی سواستەکە وەڵای دەستان خۆش بێ ئینشاءڵڵا من هیوادارم خەڵک ئینشاءڵڵا ئیسفادە بکە لە مانگی ڕەمەزان و بێ بە فرسەتێکی باش بۆ نەک بۆ ئەوەی جگەلەوە ئینشاءڵڵا ئەوە هیچ وەکووتمان مەجورن ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە بەڵام سوودە تەندروستیەکانشی لێوەرگێ و دووری کاتکە بەڕاستی شێرپەنجە زۆر ئیساکە یەکێک لەو هینانە کە ڕۆڵی هەیە بۆ شێرپەنجە بەڕاستی ئینشاءڵڵا گەورە پاداسی باتەوە ئینشاءڵڵا قسەکانە زۆر شیرین و زانیاری بوو مەمنون سپاسانەکەم زێتان کێشە ئێمە لەگەڵ تا هەڵدەستین شێف و جەنابژی تەشریفە بێت سپاس ئەزیەتماندان ئینشاءڵڵا یەکێک ئەبینینەوە لە دەفتێکی ترا و باسی سودەکانی زیاتر بکەین دەستان خۆش بێ کاک دکتۆر خواتان لەگەڵ بێ بەخێر بینەرە بەڕێزەکان لەگەڵمان بن ئێمە چینە لای کاک شێف نەریمان کاک شێف نەریمان زەمانە دەی بینەوە فەرمون بەخێر بن سەرچاو فەرمون بزانین شفتەکان ئامادە بوو شفتەقاڵی تاوبوونە هەیە کاک مامەسەجان ئەمە سۆسێکە گرتومەتەوە بۆی سۆسێکی تایبەتی خۆمە لە چی پێکاتوە ئەمە ئەم سۆسە ئەمە هەنی مەستەردە هەنی مەستەردە خەردەلە
مانوسە خۆت ئەیگریتەوە بەڵێ خۆم ئەیگرمەوە وڵات تۆ وەستایی تۆ هەموو شتێک سپاسمانون بەڕێزی هەندێک کەس هەیە ینی ئەبێ لابد ئەم شتانە هەموو لە بازار بە ئامادەکرایی بکڕێت ینی وەنیە ئاسانە دروستکردنی ئاسانە دروستکردنی ئەمە خانمێکە توانێت ئەم شتانە دروستکە لە ماڵەوە تێک ناچێت زۆر ینی تێک ناچێنەوەڵە بەڵە بە لە سەلاجی هەڵەگیری تێکیش ناچێت ئەمێت بۆ مانگی کێشینە تو بێ لێرەوە بزانم چۆن دروست ئەمە شێوە ئەمە هەنی مەستەردی پێڵێن ئەم سۆسە مانوسە خەردەلە بیبەری هاڕاوە ڕەش بیبەری سووریشی تە تەوە بەڵێ شێوازە دەرەچێت شتێکی خۆشە شتێکی زۆر لەگەڵ گۆشت بەکاردێ بۆ گۆشت بۆ گۆشت بەکاردێ ستێکی گۆشت دەستێکی مریشکە ئەوانە بەکاردێ ئەم هەنی مەسەردە شفتەکە لە تاوابوو نایوەڵا زۆری نەماوە لەواسی پێنجاقەیەکی تر حاضر بێت بەڵێ ئەو کات بەخوا لەوانەیە سوبەکەشمان هەر حاضر دوعا بکات وڵا کاتی دوعاکانەوە لە خزمەت یابین لەمە لا تۆزێ زوو لینێ بۆی کە ئینشەڵڵا ئەمڕۆ چوە یەکەم ڕۆژیش بوو تۆزێ شپرزەیمان پێوە دیار بوو لە قسومان بوو زۆر ئاساییە ئەی ناکرێت ئاوا بینەرەکان ببینن دوایی بیخێتەوە ناو نیە قەیچێکەوە تۆزێک یعنی بزانین چی لێ دەرچووە هیچ نەبێت سەحابەستا تو ئەماکەیمان بچین بەرەو دوعا ئەکرێ بە هینەکان بێنێتە دەرەوەی تر ئیجازەی جەنابەتە دێت ماشەڵڵا 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 لە شوێنێک داینێک کە کامێرەکە ببینێ لەو لاوە داینێت ئەمە لەمە زیاتر ئەبێ ئەوە بکە چۆن ئەزانی بەسەیە بەسنێ چۆن نەزانی ئەمە زیاتر سوورە بێتەوە هینە بێت ڕەنگی ئەگۆڕێت بەسنێڵی سووتێەوە نابێ بێڵی بسووتە چکە سوتا و تامی نامێت و تامە لە دەستات ئەمە چەند دانی لێ دەرچووە چەند 1 کیلۆ بوو حوتەوە بڵێ کیلۆیە بەس دوانسێنی تریما ئەوە دوای بکەینە فڕنەکەەوە ئینشاءڵڵا یەکی با بڵێن کەسێک یەک داناتوانێت بڵێ دکتۆر نەوی نابێ زۆر خۆن نابێ زۆر خواردنی خراپە گۆشتیش زۆر باشە گۆرانکاریت لە هینەکە کرد زەڵاتەکە گۆرانکارین مەزەڵاتەکە کردو بڵێ ئەو تاو نەبوو ئیتر ساخەرێکی دەستەکەین بە سوبەکە سوبتێکردن و ئەمە لە تاوبوونا ئێستا مۆڵەتی کاکشێخە دەین بەوەی بچێ ئامادەکاری بکە هەندێک دوعامان بۆ کە سروبی بەرنامەکە وایە ئێمە چەندێک قساکەین و دەرفۆشینەکەی بۆ بەجێ کاکشە فەرموو زۆر باشە ئینەکە بخرەوە ناو بۆ ئەوەی کە تەواو ببرجێ لەگەڵ بانگە ئامادە بێ ئەبێ سەر و خواری هینەکە داگیرسێنی سەر و خواری فڕنەکەی بۆ داگیرسێنی بەم شێوازە وتت چەند دقە لە ناوێ باش 25 دقە تۆ ئێستا 25 دقە ینی 25 دقە تەواو بێ بڵێ تر کافی و تەواو بێەوە زۆر باشە بردەوەتە خەریکی سوود بوو نەکانمان نبین زۆر باشە ئەمە ئەگەر وتمان بیخیتە ناو سەلاجە بۆ چەند ڕۆژێک بمێنێتەوە ئاسایە منی شەڵات بە تەمام هەر لە بەرنمەیەکی ترا سۆسەکان مەجموعە سۆس بکەمە پێشکەشکەم سۆسەکان چۆنی بەکارێن چۆنی ئەیگریتەوە شەڵا لە بەرنمێک هەر سۆس بەکارێنین و سۆس دروستەکەین ئەوە شتێکی زۆر باشە بێ بۆ خانمان ئیسفادەشێکن لە ماڵەوە ماڵی بتوان خوان دروستکە بە شتێکی بەسیتیش دروست زۆر ئاسانیش لە بازار بیکڕی بەڵێ نەزانی چۆن دروست کراوە چەند ماوەتەوە زۆر ڕاستە تۆ بۆ خۆ شتێک ئامادەکەی لەسەر سفرەکەی زۆر ڕاستە ئەی لە ماڵەوە ئەمان ئەم ئیشانە ئەەکەی بۆ خانم وەڵی زۆر جار من ناپڕشم بەبنی ئیشەکەم جارێوە سعات دەیبانی ئەڕۆم کاگەران معلوماتی زاواشە ڕاستەکە بڵێ بارەکە پیرۆزانم سپاسەکەم حتمەن لە ماڵەوە شیرینێ بێ جۆرە ئیشانە بکە خۆ ئەبێ بیکرد مەفروزە خۆ ئینسان هەموو کەسێ بێ یارمەتی خێزانەکەی با بەڕاستی هەم فێریشی هەم فێریشە هەم هاوگاریشم بڵێ ئەو زیادەڕەوی نەکەیت لە مەسەلەکە نایشڵەت زیارڕەوی ناکەین دەستان خۆش زۆر باشە ئێمە شتێک ماوەتەوە بیڵی هینەکەت ئامادەیە سوبەکەش ئامادەیە ئێستا سوبەکەش تێکین سوبەکە تێکە بە ئینشاءڵڵا بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ماوەتەوە بڕگەیەک کە بۆ بەرنمەکەمان بڕگەی کۆتاییە بەڵام زۆر گرنگە کۆتایی ئەو ڕۆژەیە کە تایە بە ڕۆژوو بووین کۆتایی بەرنمەکەمانە کۆتایی گەوهرەکانە کۆتایی پەرستشێکی گەورەیە دەست بڵندەکەین تایە بۆ خۆی گەورە نزاکانمان توعاکانمان ویستەکانمان داواکاریەکانمان تێیدا خۆی خۆمانەگەێنین ئینشاءڵڵا ئەویش لێمان وەرەگرێت ڕێز مامۆستا شێخ فاتیح لەم سات و کاتە پیرۆزەیە لەبری ئێمە و ئێوەش
ئەو نزاکە ئێمە ئامینی بۆکەین بەڵکو خۆی گەورە لێمان وەرگرە و لێمان قوڵکە بە تایبەتی داوای لێ یەکەم دوا بۆ مسلمانانی غەزە بکە خۆی گەورە دامەزراوتریان کە خۆڕاگریان کە سەرکەوتویان کە فەرموو کاک شێخ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله صلى الله عليه وسلم. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا رب العالمين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا عافنا فاعف عنا وعلى طاعتك وشكرك أعنا وعلى الإيمان والإسلام توفنا وأنت راض عنا يا معبود يا موجود يا مقصود يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا ربي إخوائك يا أرحم الراحمين أما يكم روجي مانجي رمضاني بيروزو نزيك بوينة ولا إفطار كوتاي هنان بم روجة مباركة. يا ربي خواي جان لماني قبول بك ورمان بقرا نيتي أم سرتاي مان ليور بقرا يا رب عفو منك يا أرحم الراحمين لمن خوش يا أرحم الراحمين. يا ربي خواي لقناها كان رابردو من هرهمي خوش يا الله. يا ربي خواي ستري قناها كان من كوداي بوش يا أرحم الراحمين. يا ربي تناند قناها كان من أجر بيشاني خوش ماني بيته وخمان من لبرشاه وكويت عفو منك ستري قناها كان منك لمن خوش با لو هم غفلة بآقا يمان خوش با يا رب. يا ربي خوايا مانجيكي زور پر لبركة پر لإيمانو پر لحوصلي إيمان دارانا من بيب بخش يا رب. ظالما كبسر نفسه هوا وآرزو كان منا يا رب ظالما كبسر شيطان كانوا نفسي أمارة بالسوء منا يا رب. يا ربي خواي جان ري محشر منزور دور ودريجا ري قيامة منزور پردر كدال يا رب. يا ربي بماني تاخد بك بويك عفو من كيتو قردنا كان من آزاد كي لا آقري دوزخ يا رب. لخو مانو دايكو باوكو خشكو براو مالو من آلمان يا ربي لمن خوش با محفوظ منك وهداية من بيا رب. سرجم إيمان داران ومسلمان عفو بك يا رب. سرجم أوي جوبيستو بينريم برناماني إيما يا رب عفو يانك أوي استادستي برس كردوتو بو دعاو بارانا وخواي جان هر دعاو بارانا ويلنا وكروكي دل ياتي خواي لي قبول بك وري بقرا يا رب العالمين لي ور بقرا شفاي نخوش كان بدا أواني يا أرحم الراحمين نخوشي دريش خايني أن هي شفايان بدا صبريان بيب بخشا أجر پاداشتیان گەورەتر بکە ئەوانەی مرافقەتی نەخۆشەکەن و یارمەتیان نەدەن و کۆمەکیانەکەن خوایە سەرفرازی دنیا و قیامەتیان کە یا ڕەبی خوایە ئەوانەی ژیانی هاوسەرەتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە ئەوانەی بەڵاو مصیبەت و نەخۆشیان لەسەر خوایە لەسەریان لا ببە ئەوانەی قەرزارن یا ڕەحەم الڕاحمین قەرزەکانیان بدەنەوە یا رب العالمین مسلمانان ڕزگار بکە لەسەر ئەرزا بە تایبەتی مسلمانانی غەزە یا رب هاتونەتە ناو مانکی ڕەمەزان یا رب العالمین بە قەسف و بە کوشت و بڕی جوولەکەکان یا رب العالمین بەو زاڵمانەی کە هیچ پشگیریان ناکەن بەو خەڵکە داماوەی کە گیرۆ دەبوون بەدەست زوڵمی جیهانیەوە یا رب العالمین ڕزگاریان بکە یا ئەرحەم الراحمین ڕزگاریان بکە و سەرکەوتنیان بە نەسیب بکە لەگەڵ هەر مسلمانێ هەر موشکیلە و ناڕەحەتیەکی هەیە یا رب. يا ربي خواي جانا ودعا كان إيما يوليت بارينوا لماني قبول بك رزق ورزي وبركتي خوتمان بو زياد بك عفو مانك وإخلاص مان بيبخش يا رب إخلاص مان بيبخش يا إله العالمين إخلاص مان بيبخش يا أكرم الأكرمين بمان جين ركوتاي مانجي رمضان وأخير روشي رمضان بويك عفو تكرد بينو باك بو بينا ولا قناه تاوانا كان من عاقبة خيري مان بيبخش. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين
ويا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين.